بەڵێ بەڕێزان لەرکێن سلااوان لەبێ بابەتەکەمان زۆر خۆشە باسی هۆکارەکانی کەمبوونەوەی وەچەخستنەوەکەین لە کوردستان. چەند کەسێکی شارەزا و پسپۆڕ و دیاری کوردستان لێرن کە هەریەکە و گۆشەنیگای تایبەت و جیاوازیان هەیە. ئەو زانیاریانەی کە لەبەر دەستی منایە ئەوەیە هی دەستەی ئاماری هەرێمی کوردستان ئەڵێ بە پێی ڕووپێوێکی دەستەی ئاماری هەرێمی کوردستان ڕێژەی گشتی بە پیتبوون و وەچەخستنەوە لە هەرێمی کوردستان 3.1 ئەوەش بەراورد بە عێراق کەمترە کە 3.7 و لە سەراستی پارێزگاکانیش کەمترین وەچەخستنەوە لە سلێمانی و هەڵەبجەیە کە ڕێژەی 2.8. هەڵبەتە ئەم ئامارە نوێ نییە. بە دوای ئەمە دەستەی ئاماری هەرێمی کوردستان پێشبینیان خستۆتە ڕوو. هەڵبەتە پێشبینیەکانیان فاڵگرتنەوە نییە. پێشبینیەکانیان شیکارکردن و ئەنالیزەی ئەم داتانەیە و قسەی تازەتریان لەمە هەیە. اینجا من زۆر جار لە پرۆگرامەکانە بە مامۆستا مەحمووی ئامار ئەڵێم باوکی ژمارەکان و پیاوی قاڵی ناو دنیای ژمارەکان. ئەو لێرە نییە بە تەنیا ئەم جارە ژمارەکانمان پێ بڵێ، هەڵبەتە گۆشەنیگا و شیکاریەکانی خۆشی ئەڵێت. هەڵبەتە وەسفکردنی ئەم یەکسان نییە بەوەی کە دوور بە توانای میوانەکانی ترم کەمترە لەوان، هەریەکە و قاڵی ناو ئەم پرسن کە من بانگێشتم کردوون. لە هەموو حاڵەتێکە کێشەیەکی گەورەیە. زۆر کەس ڕای وایە بە دوای ئەم سەرژمێریە لەبەری وەچەخستنەوە لە هەرێمی کوردستان بەراورد بە ناوچە عەرەبیەکان کەمترە. کارەساتی فرەلایەن دروستەکە لە هەمووشی خراپتر مەسەلەی بودجە و پارە، کە بودجە و پارەش لایەنی داراییش کاری تێکرا، لایەنی کۆمەڵایەتیش بەرەو کارەسات دەڕوا. هەڵبەتە میوانەکانم لەگەڵم قسەی من کۆکنیان نا، ئەمە مەسەلەیەکی ترە. ئێستا لە دنیادا مەسەلەی ئامار سەرژمێری ژمارەی دانیشتوان بە ڕادەیەک زانستی ورد بۆتەوە کە زۆرترین گرنگی پێدرێ و زۆرترین بودجەی بۆ تەرخانەکرێ. هیچ هەنگاوێک هیچ وڵاتێک ناینێ بەبێ سەرژمێری. ئەم سەرژمێریە لای ئێمە ئەنجامەکانی چۆنەکەوێتەوە و هەڵبەتە شتێکی تریش هەیە. من زۆر تامەزرۆی ئەوەم لە ئایندەیەکی نزیکا کە تەواوی داتاکانە بینین بزانین ئامارەکانی ئەوان لەگەڵ سەرژمێری و ئامارەکانی هەرێمی کوردستان و دەستەی ئاماری هەرێمی کوردستان چۆنە. هەمان میتۆدیان بەکارهێناوە. دەرەکەوێ ئایا شۆک ببین بە ژمارەکان یان نەخێر. ئەو ژمارانەی کە لە سەرژمێرەکەی عێراقای بیستین لە دەستەی ئاماری هەرێمی کوردستان دەمێکە لە بەردەستمانە، بەڵام کارمان پێکردویان نا ئەمە شتێکی ترە. ئێستا بە گوێ لە مامۆستا فەهمی بورهان بگرین. هەزارانی وەکو فەهمی بورهان هەیە کە حەزەکەن کورد مناڵی زۆر ببێ. ئەڵەن بەراورد بەو خێر و بێر و ئەو پانتایە جوگرافی کە خوا بە کوردی بەخشیوە ژمارەی دانیشتوان کەمە. لە شوێنێکیش کە ژمارەی دانیشتوان کەم بوو، لە هەرێمێکی بندەست، لە فیدراڵیەکی پەلوپۆهاوێژ تەمەحکار بۆ ناوچەکانی کوردستان، لەو بۆشاییانەدا کە کورد کەمە خەڵکی غەیرە کورد پڕیەکاتەوە. بزانین مامۆستا فەهمی بورهان سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی داری هەرێم چیاڵێ. ئێوازان خێزانی کورد لە 5 کەس تێناپەڕێن، وای نیە فرەژنی قەدەغەیە قانونێکی چاکە. بەڵام ئێوازانن هەموو پیاوێکی عەرەبی لە مەنتیقە کوردستانیەکان، ناڵێم هەمووی، بەڵام بە نسبەیەکی زۆر زیاتر لە ژنێکیان هەیە. ئێمە کاربەدەستمان هەیە لە کەرکووک، لە ناو مەجلیسی محافەزەی کەرکووکە پێش ئەوەی کاگرێوار بێتە محافزی ئەم شارە، بە تاقی تەنیا مناڵەکانی زیاتر بوو لە مناڵی هەموو ئەندامانی مەجلیسی محافەزەی کورد و تورکمان، بە تاقی تەنیا خۆی. ئێدەک بێنە پێشچاوی خۆتان. هەموو برایەکی عەرەب بە نسبەیەکی زیاتر لە کورد 12 مناڵ و 13 مناڵ و 14 مناڵ و 18 مناڵیان هەیە. باشە کوردیش 3 مناڵی هەیە، ئێستا کاڵێ 2 مناڵ زۆرە و یەکیش کەمە. ئەوای لێ هاتووە لە ناو کوردە. من بۆ ئەمە زۆر گلەیی ناکەم، بەڵام داواشم هەبوو لە حکوومەتی هەرێمی کوردستان، ئێستاش ئەم داوایە دووبارە ئەکەمەوە. دەبێت حکوومەتی داهاتووی کوردستان دعمی خێزانی کوردی بکات، تەشجیعی خێزانی کوردی بکات. هەر ژنێک، هەر
ژن و مێردێک لە ماڵەکەی خۆیانە زیاتر لە 5 مناڵیان بوو دەبێت ئەوە لەسەر سەری خۆمانی دابنی. هەر ژنێکی خانەقینی هەر ژنێکی کەرکووکی زیاتر لە 5 مناڵی بوو دەبێت لەسەر ئەم سەری خۆمانی دابنی. خەباتەکە گۆڕاوە، خەباتی چەکداری نییە، خەباتی نفوسە. جگرافیاکەی تۆ خاکەکەی تۆ بە نفوسەوە بەسراوە. خێزانمان زیاد دەکات زۆر باشەکەین. خێزانمان زیاد ناکات ببین بە خاوەنی 5,000 دلار چاومان لەوە بێ سەفەرێکی ئەنتاڵیا بکەین و چاومان لەوە بێ سەفەرێکی لوبنان بکەین و وڵاتەکەی خۆشمانەوە بەچێ بێڵین ئەمان زەرەری لێ ئەکەین. من ئەزانم لەسەر ئەم قسانم ڕوبەڕووی ڕەخنە ئەبمەوە، بەڵام ئەوەی کە ڕەخنەی لێگرتم خۆم داواتی ئەەکەم پیاسەی هەندێک ناوچەی خواروی کەرکووکی پێ ئەەکەم. ئەڵێم قسەکانی من لەسەر هەوا بینان نەکراوە، حەقیقەت و هەڵسەنگاندنێکی لە پشتەوە. بڕم بزانم لەوێت چۆنە ژیان وەلای ئێمەش حاڵەتەکە گەشتە دەچێت. وەکو مامەسا فەهمیە ترسیت ئەو ژمارانەی ئەوەی ڵێت بەراوردی بکەین بە ئەو ژمارانەی لە توێی ئەم کتێبە قەبەی بەردەستە جیاوازیان چییە؟ من هیچ ترسێکم نییە لە بواری ژمارەی دانیشتوان و پەیوەندداری کەینەوە بەوەی کە مافی زەویمان زەوت نەکرێ نەبرێ. بەنسبەت ئەمەی مامۆستا فەهمی وتی زۆربوونی لە دایکبوونی مناڵان پەیوەندی بۆەوە نییە بچێ ژنێکی تر بێنێ. نەخێر، ئەوە ئاستی ڕۆشنبیری دانیشتوانی هەر وڵاتێک لە عالەما سیرکەی کە هەر وڵاتێک ئاستی ڕۆشنبیری زیادی کردبێ و ئیلمامی هەبێ لەوەی کە لە چواردەوری هەیە وەچە خستنەوە کەمتر بووە. سیرکەن ئێمە بمانەوە نەمانەیە وڵاتە ئەوروپیەکان کە 100 ساڵ پێش ئێمە پێشکەوت و نامڕێکەوە وا خەریکە ڕێژەی کەشەی دانیشتوانیان سفرە بێتەوە. کەواتە مناڵێک کەمتر ژیانێکی باشتر لەوە تێگەیشتی. ئەوڵێ شەڕی کورد شەڕی نفوسە، شەڕی ژمارەی دانیشتوانە، باشە بە تایبەت لە ناوچەی جەناکۆک. باشە کاک ڕەنج مامۆستا فەهمیاڵێ مناڵ بخەنەوە زیاتر باری بژێوی ژیانی خەڵک باشترکە بۆی بتوانێت مناڵی زیاتر بێرەوە بتوانێت باشترین خوێندنی پێ بگەێنێ، باشترین تەندروستی مناڵەکانی، باشترین جوانترین جلوبەرگی بۆ دابین بکە، باشترین بژێوی ژیانی بۆ دابین بکە، جیاوازی بینی ژن و پیا و کەمتر کاتەوە. ئەمەی بەردەستە بینەرانی بەڕێز. من سرم لە شتێک شێواوە ئامارەکەی ئێوە وا ناڵێ، ئامارەکەی تۆ ئەڵێ ئەوەی کە ملیۆنێر و ملیاردێرە کەمتر مناڵیە بێت وایە کەواتە ئەمە پارادۆکسە، کەواتە ئەمە لەگەڵ قسەکەت یەک ناگرێتەوە، ئەمە ناودژە بەیەکەوە وانە تۆڵی باشە گەر مناڵ زۆرەکەن باری بژێوی خەڵک بەرزکەرەوە ئەوەتانێ ئەتوانێت شارێ بژێنێ و مناڵیشی کەمە بێ. ئەمە چۆن لێکەیتەوە دەرکەوتۆ بۆمان ڕێژەی ئەوانە ئەو خێزانانی کە هەژارن زۆرترین مناڵیان هەیە بۆچی ئەگەڕێتەوە ئەی دەوڵەمەندترینەکان لەگەڵ ڕێزمە بۆ هەمووی کە هەژارە کەمی هەیە لە بواری خوێندنە، کەمی هەیە لە بواری خزمەتکردنی تەندروستیە، کەمی هەیە لە بواری بژێوی ژیانە، بژی و مەمر ئەژێ گوێ نادا بەو حاڵەتانە، یعنی پارەی ئەوەی نییە بچێ حتا وەسائلی منعی حەملیش بۆ مناڵەکەی پیا بکە. کەواتە ئەوەی دیارە لە پۆلی تەمەنی 15 بۆ 19 ساڵ باشە ئەمە بواری گەشەپێدانی بەردەوامی التەنمیە المستەدامە تایبەت لە ڕووپێوەکە ئەمانە جیاکرانەوەتەوە 15 بۆ 19 ساڵ لە خێزانە هەژارەکانە 76 مناڵی بووە، یعنی ئەو فیئەی 15 بۆ 19 لە خێزانە دەوڵەمەنەکانە 30 مناڵ بووە. تێبگەلێم قوربان ڕێژەی گەشەی یعنی پیتاندنی ئەم فیە عمریە 15 بۆ 19 ساڵ کە هەڵبژێراوە لە ژنانە باشە ڕێژەی پیتاندن 4.4 لە خێزانە هەژارەکانە. ئەی لای دەوڵەمەنەکە 2.8 ێکەواتەمە لەگەڵ قسەکەت نایەتەوە. ئەخر بۆ قوربان تۆ داوای مناڵی زیاتەی لەکەی ئەبێ بژێوی ژیانی باشترکەی. من داوای ناکەم ئەوە سەرۆکی دەستەی ناوچە کوردستانەکان و هەزاران ملیۆنان خەڵکی نەتەوەییە ئەترسن. من هەرگیز لەگەڵ دوژنانێ لەگەڵ ئەوانێ
زۆرکردنی مناڵیش کە زۆرکەی لە خەڵک بژێوی ژیانیەوێ ماوەسا ڕەنج ئێمە لە ئەمریکا تاکە کەسێک بۆی خۆش گوزەران بێت تەمان باری بژێویان زۆر بەرزە پێویستی بە 6 هکتار زەویە کە داهاتی بۆ بێنێ لە کوردستانە ئێمە ئێستا 45,000 کیلۆمەتر دووجین تێکڕایی بوونی کەسان لە کیلۆمەترێکی دووجا 133 کەسە زۆر باشین زەویمان زۆرە واریداتمان زۆرە بێ استثمار کرێ ئێمە باشترین بژێوی ژیانی خێزانەکانمان 2013 بوو تێکڕای خەرجی خێزانەکانمان 2,260,000 دینار بوو مناڵ زۆرترە بۆ ئەو کاتە بەڵێ سیرمانە کرد زیاترە باشە دوای ئەوە خۆیەک دەقەم تۆ منە کورسانە 103 بوو تۆ باشە بۆچی لەگەڵ مناڵی ڕەنج فرەژنی هۆکار نییە بیکی بە دووژن تۆ لە ماڵەوە بەلیانم مەیە خۆ من داوام نەکردووە نا قوربان ینی بارێکی باش نییە کە ئێمە داوا لە خەڵک بکەین وەرە بچۆژنی زیاتر بێرە بۆی وەچەی زیاتر بێ نە ئەتوانێت لەگەڵ خێزانەکەی خۆشیە ئەوی ژوای نەوت بەلیان مەیە ئەو بەراوردی کرد ژنمان هەیە بە تێکڕا بە تایبەتی لە گوندشینەکانە لەوانەی کە پێشتر 10 مناڵی بووە 12 بووە بەڵام ئیستەباری ڕۆشنبیری خێزانەکان بەرزتر بووە بۆی بتوانێت باشتر بەخێوی بکات یەک دقە ئێستەیەمەوە بەڵام بینەرانی بەڕێز دکتۆر ڕای وایە ئەڵێ ژنی ئێستا ناتوانێت مناڵی زۆر ببێ وایە بۆچی ناتوانێت هەتا ئەگەر بشێوێ بەو پرۆسیجەر و شێوازی لە دایک بوونە هەر ناتوانێت ژنی کوڕ مناڵی زۆر بێ بۆ لەبەرەوەی بەگشتی زغوتی ژیان لەسەر ژنی ئێستا زۆرە ژنی ئێستا ئەو ژنە نییە کە دایکمانیانان کەکانمان ژنە کۆنەکان کە ئەژیان لە بیئێکی زۆر هادیئە ئەژیان خواردن زۆر بەسیط بوو ستایلی ژیانیان جۆرێکی تر بوو لەبەر ئەوە سک پڕبوون و مناڵبوون سترێسێ نەبوو بەسەریانەوە ژنی ئێستا سترێسێکی گەورەی ئەبێ کەسکی پڕەبێ باشە لەبەرەوەی بە نەشتەرگەری ئەی بێ ناتوانێت یا جەستەی گۆڕاوە یا چی جەستە ناگۆڕێ قوربان جەستە هەمان جەستەیە من هەموو جارێ بە نەخۆشەکانی خۆمەڵێم تۆ دایکە مناڵ تۆی بەچی بوو ئەڵێ بە تەبیعی ئەڵێم ئەیکەواتە دایکە لە تۆ 2 پەراسوی زیاتر نییە خۆ بەس دایکە نەوعێکی کە بیریە کردەوە لە زروفێکی مەعیشی ترا بووە هادیئتر بووە نەترساوە لە پرۆسەی مناڵبوون پرۆسەی مناڵبوون بۆ خۆی ئێستا پرۆسەیەکی زۆر ترسناکە بەنسبەت ژنی ئێستەوە نەک بەنسبەت ئێمە وەکو پزیشک و کارمەندانی تەندروستی باشە پرسیارێک لەبەرەوەی بە نەشتەرگەری مناڵیانە بێت ناتوانن مناڵ زۆر دروست بکەن بەڵێ نەشتەرگەری یەکێکە لە هۆکارەکان لیمیتی هەیە سنووری هەیە بەڵێ نەشتەرگەری لیمیتی خۆی هەیە چەند ژن ئەتوانێت چەند مناڵی ببێ بە نەشتەرگەری بەڕای من لە 3 مناڵ زیاتر کە بوو بە نەشتەرگەری کێشەکانی سکپڕبوون ژن هەیە کەمتر لە 3 بێ پێوت بێ مەترسی لەسەر ژیانت هەیە بۆ جارێکی تر بەڵێ یەک مناڵیش بەڵێ جاری وا هەیە نەشتەرگەرەکەی کە بۆ ئۆکەی لە وەختی نەشتەرگەریە تووشی حاڵەتێکە بێ کە پێی ئەڵێن ئەبێ 1000 جار بیری لێ بکەیتەوە تا جارێکی کە سکپڕ بێتەوە ئەو حاڵەتە هەیە زۆربەی زۆریشان لە دوای 3 پیان ئەڵێن لە دوای 3 مناڵ بوون بە نەشتەرگەری اینجا کێشەکانی سکپڕبوون و مناڵبوون دەرەکەوێت ئەی باشە ئەگەر بە نەشتەرگەری نەیبێت وەکو ژنی جاران نەتوانێت چەند مناڵی بوێ بەویستی دایک و باوکەکە بیان بەڵێ ئەویش هەر لیمیتی خۆی هەیە ئێوە تامان درێژ بن بخۆ ژنی ئێستاڵێ ناتوانێت بەستم مەوزوع لە قەڵی دوژنە و سێژنە نییە بە ڕێز بێ بۆ دکتۆرەوە لە تۆبیەکەی باسەکات بڕاتە بێ کاک ڕەجیان کەوتۆتە سەر حاڵەتی ئەوەی کە ئێمە ئێستا کێشەمان هەیە لەسەر ناوچە کێشە لەسەرەکان خۆزگە و مادەی 140 زوودر جێبەجێ بکرایە و وامان نەکردایە خەڵکمان مناڵ زۆر بێنێ ئەی کێشە لەسەر بودجەی کوردستان نییە هەر ئەوێ کێشەی هەیە ئێمە ئەگەر بتوانین ئێمە ئێستا سەرژمێری گشتی دانیشتوانەکەین و ئەنجامەکانی بەڕاستی دەریایەک نیشاندەری ئاماری دێتە بەردەست بتوانین پلانی ڕاست ڕەوا زانستیانە لەسەر داڕێژین بۆ ئەوەی ئەو پارەی کە دێتە گیرفانەوە بە باشترین شێوە خەرجیکەین و هەموو خزمەت گوزاریەکان بگەینین بە خێزانەکانمان باری بژێوی ژیان باش بێ بەڕاستی ئەوە گرنگترە لەوەی وە چۆن داهاتمان زیاتەکەین کە داهاتی وڵات زیاد بوو داهاتی تاکە کەس و خێزانیش زیاترە بێ خۆش گوزەرانە بێ ئێمە بودجەمان کەمەکات
لە بواری چیە بەپێی زمانی ژمارەکان وەڵام واللهی بەداخەوە کردویانەتە پێوەرێک کە ئەنجامەکانی ئەم سەرژمێری گشتی دانیشتوانە ژمارەی دانیشتوانی پارێزگای ڕاستەقینە دەرەکوێ بەپێی ئەوە بودجێ عراقدا بەشە بێت باشە بەپێی زمانی ژمارەکان پێم بڵێ بودجەمان کەمترە بێتەوە لە جاران نەئینشاءڵڵە آخر ئینشاءڵڵا لەسەروە مشتێکەوە بەڵام بە ئینشاءڵڵا یا بە ڕقم بلانە پێشمینیمان کردووە ئێمە هیوادارین زیاتر بێت باشە بەس تا ئێستا هیچ پێ نەوتوم بەش زمانی ژمارەکان خەڵکەکە ئەڵێ هەتا کورد مناڵێ دوانێ بێ برایەکی غەیرە کورد 12 مناڵێ بێ زمانی ژمارەکان چیەڵێ بەراوردی هەڵەبجە و سلێمانی و هەولێر و دهۆکم بۆ بکە بە بەغا و میثان و زیقار و کەربەلا زمانی ڕقەمەکان ئەڵێن لە دوای ساڵی 2010ەوە ئێمە ڕێژەی گەشەی دانیشتوانی ئەو برا بە ڕێزانمانەی کە باسێکی لە 15 پارێزگاکەی ترە ڕێژەی گەشەی دانیشتوانی ئەوانیش دابەزیەوە بۆ 2.5 لە چوارەوە و هەرێمی کوردستانیش 2.3 جیاوازێکی زۆرمان نییە ئەوانش گەیشتنەوە حاڵ کام پارێزگای بە پێی ئامارەکانیەوە زۆرترین مناڵبوونی تێدا و کام کەمتر پارێزگا هەژارەکان وەکو کوێ پارێزگای موسەنا کە لە 150 لە هەرێم هەرێم بەڵێ مەبەست ڕێژەی مناڵبوون پارێزگای سێمانی کەمتری نەبێت کەمتری مناڵ کەمترینە تاکو ئیستا سلێمانیە هەڵەبجە هەڵەبجە و ئێمە پارێزگای هەڵەبجە لەبەر ئەوەی ژمارەی دانیشتوانەکەی کەمە و لە زمنی پارێزگای سێمانیە تا ئیستا ژماری بۆ کرێت ئەگەر ڕیزبەندی بکەی بە کام شار زۆرترین مناڵی بێ و کام شار کەمتر لە چوار پارێزگاکە چۆنە دهۆک زۆرترین مناڵی ئەبوو جاران منافەسەی ئەنباریە کرد کە قەبارەی خێزانی ئەویش نۆ بوو ئەنبار 2.5 بوو قەبارەی خێزانیان دهۆک نۆ بوو بەڵام ئیستا ئەویش دابەزیەوە بۆ 6 ینی قەبارەی خێزان پارێزگای ئەنبار هەر نۆیە ناوەڵڵا ئەنباریش دابەزیەوە بۆ 7 بۆ 6.5 قەبارەی خێزان لە ئامی عراقە کەمی کرد باش ئەوە دهۆک ئەی هەولێر و سلێمانی و هەڵەبجە قەبارەی خێزان لە پارێزگای هەولێر 5 کەسە لە 5.5 لە پارێزگای سێمانی بەعام بە ئیدارەکانی و پارێزگای هەڵەبجەیشەوە 5 اینجا ئەمە بە زمانی خەڵک بێ لە 5.5 یعنی چی و 5 ینی کەسانی تێکڕای کەسانی خێزانەکە قەبارەی خێزان ئەڵێن 5 کەسە باشە ڕێژەی مناڵبوونم پێ بڵێ 8 9 هەیشە 2 تێگەی لێم 3 ئێوە تێکڕاکە وەرەگری قەبارەی خێزان حەجمی عایلەکە چەنە کەڵێن 5.5 معادلەی حسابیە دەرچۆکە ینی 5 ملاڵ و نیو نییە لە مناڵە بەڵام تێکڕاکە دهۆک لە 9 دابەزیەوە بۆ 6 یعنی دهۆک 6 بۆ 7 بۆیە زۆرترین هەژاری لە پارێزگای دۆک لەبەرەوەی مناڵیان زۆرە بێ ئەرەوەڵڵا ینی ئەوی مناڵی زۆرە لابوت ئەبێ هەژاری بچێژێ بەڕێیتەوە چ خێزان بێت چ پارێزگا بێ بەڵێ باشە ئەمە قەدەرەیە ئەمە نەبوونی پلانە نە قوربان پلانە ئەوە پلان ساڵ بە ساڵ پلان هەیە و ئاسی ڕۆشنبیری خەڵکیش دانیشتوان ساڵ بە ساڵ باشترە بێ بەوەی کە ئیسە تۆ تشتە ناو جیهانەوە ینی جاران وان نەبوو ئیسا لە هەموو ماڵێکە چووەتە ناو زانیاری جیهانەوە لە هەموو ڕوویەکەوە دواتر خۆی سەری خۆیەکە کە دوو مناڵی بێ باشتر 100,000 لە گیرفانە باشترە توانێت خزمەتیان بکە لەوەی کە 6 مناڵی هەبێ کاک ڕەنجۆک و جاران نییە ئەمە مناڵەکانمان و خێزانەکانمان جاتر هەر هەموو ئاگایان لێ بێوەتەنەکانمان هەموو لە ژوورێکە ئاخەوتن لە هۆڵێکە هەز ناکەی ڕێگە ئاسانەکە وەکو ئەندامێکی ئەم وڵاتە لە بەڕێوەبردننی ئەم وڵاتە وەکو حکوومەت وەکو دەستەی ئامار ئاسانترین ڕێگا هەڵبژاردووە لە بری بڵێ مەسەلەن ئەکرێ بە باشترین کواڵەتیش مناڵەکە و بژێنی بەپێی ئەو دەخل و داهاتەی لە هەرێمی کوردستان و عێراق هەیە ژمارەی دانیشتوانیش زیاد بکەی ئەمە ڕێگە ئاسانەکەیە بڵێ با مناڵێ نەبێت ئەی بۆ ناڵی مەسەلەن ئەو داهاتە ئەگەر بە ڕێکوپێکی و بە پلان سەرف بکرێ ئەتوانی مناڵیش زۆر ببێ و ئەتوانی مناڵیش زۆر ببێ و کواڵەتی ژیانیشیان باش بێ مەکتەبی باشیش بخوێنن جلی باشیش لەبەر بکەن بە پەتۆی گەرمیش بنون
ئەمە ئاسانتر نییە؟ بەچی کاک ڕەنجدەر ئەوە حاڵەتێکە ئێستا ئاسی ڕۆشنبیری خێزانەکانمان زۆر بەرزترە و لە دەوروبەری تێئەگا وەکو جاران نەماوە سەدام حسێن کە لە شەڕا بوو ئەیگۆی مناڵێکی زیاترە بێ 25,000 دەمێ ینی 75 دلار تۆ مەسەن ئەوەی بۆکەم ئەوەی بۆکەم ئەوەیکەم بۆی مناڵ چونکی خەڵکی ئەدا بە ئەردۆگان بۆ داوا لە تورکەکانەکە مناڵیان زۆر ببێ وەڵا شەڕی بەدەستەوەیە مەبەستی داگیرکردنە مەبەستی ئەوەیە یا مەبەستی ئەوە مەبەستی ئەوە کورد لەوێ مناڵیان زۆر دەبێ یا شەڕی بەدەستەوە خواستەکانی پلانەکانیان بۆ داگیرکردن پێویستی بە خەڵی بە خەڵکی ناوچە مێژووە قوربان لەڵی بە خەڵکی ناوچە جێناکۆکەکان لەسەر ئەم پرسە بڵاهی جێناوکەکان باشترن ڕێژەی گەشەی دانیشتوانێ ینی تقریبا نزیکن لە برا عەرەب و تورکمانەکانمانەوە ئێوە سەرۆکی ئەوە بەرزترین دەسەڵاتی ناوچە جێناکۆکەکان کاکفاهمی بورهانە ئەڵێ هەتا کورد 2-3 مناڵە بێ ئەوان 12-13 مناڵیانە بێ کاک ڕەنج ئێمە کەمپی ئاوەرەکانمان لابوو باشە 3 مانگ جارێت چێکیانمان نەکردەوە زۆر ماڵ بوو لەم دوایە وزارەی هەجرە و مهاجرین ئەیگوو کاکە شەڕ نەما شوێنەکانتان ئارامە بڕۆنەوە ئەوەی ئەڕاتەوە ئەوە ملیۆن دیناری ئەدەینێ سەردانمانەکەن تەمان لەگەڵ ڕێکخراوەکانی نەتەوەگرتوەکانە کە خزمەتەکران کە خواردنیان پیانەدا کە ئەمانە خوازانێ کادرەکانمان چوونە خەیمەکانیانەوە سیرەکە خەیمەیەکە 18 مناڵی تایە 3 ژنی خواسۆ دانیشتووە کابراش قاچی لەسەر قاش داناوە مناڵەکانی خستە بازاڕەوە بۆی ئیش بکەن بۆ ناڕۆیتەوە ئەی وەڵاهی بڕۆمە بەچی بیانژێنم ئەم 18 مناڵە ئەی بۆ هێنات وڵای خواردنی باش مەدەنی و بە بەلاش و دانیشتوم ئەزانی چی کاک ڕەنج ڕجاان یعنی ئەمانە هەمووی پەیوەستە بە یەکەوە مۆزوعی تۆ کە داواکەی خەڵک وەچە زیاتر بێنێتەوە من داوا ناکەمتری ببێ نە زۆرتری بێ من مناقەشەیەکەیە لە ناو کۆمەلگادا من خۆم نە 12 مناڵمێ و نە 13 مناڵمە لەو ستانداردەیەم کە لە کوردستانەیە بەڵام ئەمە مناقەشەیەکی جەوهەریە تەلەڤیزۆن ئیشی گەنگەشەکردن و گفتوگۆکردنە لەسەر ئەو مەسەلانەی کە لە ناو خەڵکا هەیە هەتا لە سیاسیەکانی کورد کە ئیدارەی ئەم وڵاتادن هەندێکیان هانی خەڵکێن لە قسەکانیانە مناڵیان زۆر ببێ هەندێکیشیان وەکو جەنابە قساکەن جەنابەت بە زمانی ژمارەکان قساکەی شێوەیەکی زانستیانە بۆی کە لە ناو خەڵکین ئێمە پەیوەندیمان هەیە لەگەڵ سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا ساڵانە دەیان ڕوپێ و ئەنجامە دەین و بنەمای زانیاریەکانمان خێزانەکانە دەستخۆش بینەرانی بەڕێز ئێستا ئەگەڕێمەوە بەڵام کارەساتەکە ئەوەیە دکتۆر شلێر کە بەڕێوەبەری نەخۆشخانەی مناڵبوون و دکتۆرێکی بە ئەزمونە تەمەنێکە هەرچەندە خۆی گەنجە بەڵام لە سەرەتای کارکردنی و هەر مامەڵە لەگەڵ پرسی ژنان و مناڵبوونەکە ئەو ئەڵێ تەنانەت بەم میتۆدی و نەهجی شێوازی مناڵبوونی ئێستا هەیە تەنانەت ژن ئەگەر بیوە مناڵیشی زۆر ببێ هەر ناتوانێت وەجگەلەوەی لە پێش بەرنامەکە دوای دەرفەتی ئەم باسیەوەی بۆ کردم کە نەزۆکیەکی بێشومار هەیە جگەلەوەی مناڵی ئۆتیزم زۆر بووە کە بۆ بە دیاردا لە کوردستان جگەلەوە مناڵی ناکام زۆر بووە هەموو ئەمانە هیوادارم لە داتا و ئامارەکانی دوای سەرژمێریدا ببێ بە بابەتی پلان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئێستا ئاگەڕێمەوە بۆ لای دکتۆر هۆگر کە ڕای پێچەوانەی هەیە لەگەڵ بەشێک لە قسەکانی مامۆستا سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز بە کورد و کرمانجی لەگەڵ ئەوەی کە کورد مناڵی زۆر ببێ یا وەکو ئێستا بێت و ئامارەکانی 2040 مامۆستا خۆی قسەی مەترسیدارمان پێڵە بەراورد بە گەشەکردنی ناوچەکانی تری غەیرە کورد بەڵام خۆی بۆ چوونێکی تری هەیە ئەمەیان تێناگەم ئەویان بۆ خۆی ئەگەر دوای قسەی هەیە بە قسەی تر بکە مامۆستا چیڵێ کاکە ڕەنج یەکەم قسەکانی کاک مەحموود زۆر ڕاستە بەڵام ئەمە بۆ وڵاتێک کە قەواری ڕامیاری خۆی هەبێ و سنووری خۆی هەبێ بۆ ئێمە لە ململانی ژمارەین ترسەکە ئەزانی چییە من ئەو ئامارانی کەوا خەڵاندن بووە ئەوانەشم لایە کە ئەزانم ڕێژەی کورد ئەو کاتە لە عێراقا زۆر زیاتر بووە لەمە هەیە با من نمونەیەکتان پێ بڵێم کاتی خۆی لە ساڵی هەفتایە بەهشتی مەلا مستەفای بارزانی ئەڵێن داوا بکە کە ئامارێک لەسەر ئەساسی قەومی لە هەموو عێراقا بکرێ بەداخەوە کە ئەو داوایە گوێی لێ نەگیراوە ئەجینا ئەو کاتە من لەو بڕوایا بووم کەوا کورد لە ساڵ 40 بووە بۆ ڕۆژهەڵاتی دیجلە
ئێستاش تۆ بڕۆ بەم نمونێکی زۆر ساکارتان پێ بڵێم لە شارێکی وەکو حەی مامۆستا باش دەزانێت چکە نزیکە لەو منتەقانەوە لە شارێکی وەکو حەی ئەزانی زۆرینە کورد بووە ئەزانی ئەو ڕژدی عەبدوساحبێ کە وەکو تۆ ئەو کاتە پێوترا پەخشەری یەکەمی عێراق ئەزانی ئەو بەرپرسی ناوچە بووە لە حەیا بۆ ململانی ژمارە بۆ ئێمە ترسناکە کە ئەگەر مناڵ نەبێت زۆریش ترسناکە نەکە ئەگەرم قسانەی جەنابەت دوابێ یەک دەقە بمبورە دەمە ناو قسەکانتەوە تەوان قسەت لەسەر سەرمە بەس بە گریمانەی ئەڵەم ئەگەر وابێت ئەگەر ئەم قسانە وابێ بەپێی سەرژمێری ئەم جارە هەر کەس ئەچێتەوە سەر باوانی خۆی کەواتە بێ کورد زۆری نەدەرچێت لە عێراقا ئەجە باشە ئەوان ئێمە هاتوون بزانین لە ناو قەرەتەپەیە لە ناو جەلەولایە جەلەولا کە ئەڵێن گوڵاڵە کە من نەزانم واتاکە ناوعیشیکەیە و کوردیشە باشە لێ مختارەکە کوردی نازانێ تۆ کە زمانی لە دەستدا کاکە ئیتر تەواو ئێستا لە بەسرە من ئاگارم ڕەنگە کاک مەحموود پێش من ئاگار بێ لەگەڵ کەوتنی سەدامە لەو قەنەواتی ئاسمانی عەرەبیەوە باسی ئەوە کرا کورد بۆچی عەرەب دەرەکا لە کەرکووک یەکێکی سپۆڕی ئامار وەکو کاک مەحموود تەلەفۆنی کردە و کاتە ڕاستەوخۆ تەلەفۆنەکرا طبعا قەناتەکە فەزایی عەرەبی بوو نەکەی ئێمە وتی کورد ئەوە نەکات چاکە من ئاماری نهێنیم لایە کە لە ناو بەسرا باسیکەی بۆکەم 2003 ئەڵێ 450,000 بەس کورد هەیە بەڵام ئایا ئەوانە حسێبەکەی بە کورد ڕۆیشت زمانی لەدەستداوە لەبەرەوە ئێمە لەم پارچە لە ململانی ژماراین لە ململانی ژمە کاکە من دوورخراوە بووم لە ڕەمادی سێ خێڵی گەورەمان هەیە لە ڕەمادیە کە ئەمانە بە بنەچە کوردن من لێ دوورخراوە بووم ئەزانم ئەمەشم بە بەرپرسی گەورە و تووە بڕۆن کاکە ئەمانە دڵنەواییان بکەن تێمەگەی کە نەکراوە چی بکا من با پاشتێکی تر خەڵک بە قسەی جەنابەت بکە مناڵی زۆر ببێ یا بە قسەی کاک مەحموود ئەڵێ بە مناڵێک کەم ببێ و بە ڕێکوپێکی بیژێنە کاک مەحموود لایەنی زانستیەکەی ڕاستەکە ئەگەر تۆ مناڵێک کەم بێ ئەتوانی باشتر پێیان ڕابگەی بەڵام من چی بکەم کە لە ململانی ژمارەم ئاخر سبینی ئەوەیە کە ئەبێ بە پێشمەرگە بەڵام هەر ئامارەکەی کاک مەحموود شەڵێ ئەوەی کە وەزعی زۆر باشە کەمتر مناڵێ بێ لەوەی کە وەزعی زۆر خراپە من قسەم لەو کاتەیە کە ئەو لێرە ڕوا کە لێرە ڕوا کە من هاوارم کردووە ئەمە مەکەن کە ئێستا ئاڵێن 700,000 تایە تیمەگەی کە من دڵنیام زۆر ژمارەکە زیاترە و من ئاگام 700,000 لەو هاتوانە لێرە نیشتەریە بوون وە من شتی ترم لایە کە ئەڵێ 680 یەکەی جێنشینی فرۆشاوە بە خەڵکی دەرەوەی کورد لە هەرێمە ئێوەرە بێنە بەر چاو ئەمە چ بەڵایەک 680,000 ئەمە چ بەڵایەکە بۆ دروستەکە من ئامارم پێگەرمە بەستە من خستەخانەی نەخۆشخانەی مناڵبوونی سلێمانیم لایە بزانێت چ ڕێژەیەک مناڵ زیاکە لەوانەی کە هاتوون ئەمە جگە لەوەی کە ئەوان مناڵیان لە ماڵەوە ئەوە خۆی مدیرەکە لێرەیە وایە ئەوانەی کە لێرە ئاوارن مناڵیان زۆرترە بێت یەک دقیقە بەخوات مەجالت دەدەم ئەوانەی کە لێرن مناڵیان زۆرتر دەبێت هەتا ساڵی 2000 قەت لە ئێمە زیاتر نەبوون نەخێر لە ناو من باسی هەڵبەتە باسی بەس ئاماری نەخۆشخانەی مناڵبوونی سلەیمانی یەکەم کە سەرەکی ترین خەستەخانەیە و زۆرترین ڕێژەی مناڵبوون تایە ئەبێت هەتا ساڵ یعنی تا 2018 زۆر بوون بۆ دوای 20 دکتۆر لە دوای 20 هەر هەن ئێستش هەر هەن من ئامارەکەم لای بەڵام لە ئێمە زیاتر نین هەرچەند دکتۆر شلێر لە بەرپرسی ئاماروشت نییە بەڵێزانم بەڵام من چووم بەهۆی خۆشەویستێکەوە وەرم گرت کاکە سیر کە با پێ بڵێم لە 2020 3379 مناڵی دەرەوەی سلێمانی لە سلێمانی لەدایک بوون وەرە بۆ 2021 ببوورە ئێمە خۆمان زۆرترمان بووە لەوە دەرەوەی سلێمانی مەبەستم کورد نییە تێمگە کاکە مەحموود لە 2020 ساڵەکە 6941 لە 22 8683 ئەوانە بژێری کوردەکەش ببژێرە کێناڵە 600 لەدایک نەبووە کاکە آخر تۆ بەراوردەکە بەم ناوعە بکە پێش ئەو ڕۆژگارە کاکە مەحموود پێش برای من پێش ئەو ڕۆژگارە تێمەگەی چەند مناڵی ئەوان لەدایک بۆ لێرە من کێشەکەم ئەمەیە
ئەجا باش شتێکی تری پێ بڵم بەڕێز دکتۆر خان نەک دکتۆرە چکۆ من کوردم فەرمووی جەستە هەرە و جەستەیە من بە جەناب دەڵێم بە پێی زانیاری من لە ڕێی کەسوکاری پزیشکمەوە لە نەخۆشخانەیە علویە لە نەوەکانە ئەگەر بەداخەوە بەرپرسی گەورەم و تووە بەڵام گوێیان نەگرت باشە لە یەکێک لەم وڵاتانەی هەرێمی دەوروبەرمان جۆرێک لە بنێشتیان ئەناردە ئێرە ئەم بنێشتە بۆ تێکدانی باڵانسی هۆرمۆنی بوو ئەمەی پێ دەڵێم نووسراوێکی نهێنی ئەو پەڕی نهێنی تێمەگەی یعنی سڕی لێغایە دکتۆرێکی خزم کە لە خستخانەی علوی بوو پێی وتم ئەمە خەتەرە کە بزانێ بەڵام ئەوەنە بە پرسان بڵێ کە ئاگایان لێبێ ئێمەیان ئاگار کردووە دەستگای مخابراتی خۆیان ئەڵێ بنێشتێک ئەنێرنە شارەکانی باشووری باکووری عراقەوە نێڵن بێتە سنووری خۆمانەوە ئەنجا من لە تۆ ئەپرسم ئێستا کەم ئافرەت مناڵی نابێت تەوەسوعی وەکو دایک و دایکی تۆ و دایکی من نییە اختلالی هۆرمۆنیان تیا دروست کردووە ئەگەر سەرنج بی بۆچی مناڵ بە سروشتی نابێ بۆچی ئافرەت نەزۆکترە بۆچی کۆمەڵێ کێشە ئەمانە هەیە لەبەرەوەی من ئەم زانیاریم هەیە ڕەنگە بەڕێزی ڕەنگە نەویست بێت چونکە ئەو کتابە لێرە نەبوو بەڵام من پێ دەڵێم لە ڕێگەی ئەو ئەڵێ بەویستە بەخواستە کە بە نەشتەرگەریان نەک لەبەر نەبوونی توانای وەچەخستنەوە یعنی ئەو دکتۆر ئەڵێ وایە ئەوەی کە هەیە لەو بابەتەشی تایە ڕێژێک ئەوەیە ڕێژەی مناڵبوون بە نەشتەرگەری ئێستا لە سلەیمانیا ترسناکترین ڕێژەیە لە محافەزەکانی تری عێراقا گەیشتۆتە ساڵی پارگەیشت بە لە سا 65 کە لە سا 65 هەموو مەقایسێکی عالەمی تێپەڕانەوە ئەو لە سا 65 من باسی هەموو سلەیمانیەکەم باسی تەنها نەخۆشخانەی ژنان و مناڵبوونی سلەیمانی ناکەم بەڵێ ساڵی پارگەیشتە ئەو ڕێژەیە کە ئەمە وەزارەتی تەندروستی وڵاتان ڕێبەمایە نەخێر یا بەس حاڵەتی پێویستە نەخێر ڕێی پێنادرێ لەلایەن وەزارەتی تەندروستی وڵاتانەوە ڕێی پێنادرێ بارودۆخی سروشتیە بێت چۆن بێت لە 15 لە 100 ژن مناڵی بێ 15 بۆ 20یانە بێ بن بە نەشتەرگەری لێرە 60 و چەنە 65 ئەوش کە زەرەر بگەێنێ بە حیاتی ئەگەر نەشتەرگەر یعنی ئەویش لە باری پێویستە ئەبێت لە حاڵەتی طبیعیە لە حاڵەتی طبیعیە 15 بۆ 20 لە سا ئەبێ بە نەشتەرگەری مناڵیان ببێ یعنی 100 ژن کە ئەکەوێتە سەر پرۆسەی مناڵبوونی سروشتی 15 بۆ 20 لەوانەیە بە نەشتەرگەری بێ ئەوە بە ئەهلی و حکومی بەڵێ مەفروضە عینەن شت بێ لە ئەهلیش و لە حکومیش یعنی ئەو 65 بەس لای حکومی یا لە ئەهلیش بخەیتە سەر سلەیمانیە یعنی ئەهلی و حکومی هەمووی بەیەکەوە حساب کراوە بەس زۆربەی لە ئەهلیە زۆربەی لە ئەهلیە زۆربەی لە ئەهلیە بەس ئێمە لە حکومیەکەش ئێمە زیانمان کردو بۆچی چونکە ژن مناڵێکە شوو ئەکات یەکەم مناڵی داوای نەشتەرگەری ئەکا لێکێ لە ئەهلەکان ئەگەر بە قەرزیش بێ کە سوکارەکە بۆی قەرزکەن یەکەم مناڵێتی هەر چۆنێ بێ دەبریەکەن بۆ دووهەم مناڵ کە لە 150 چانسی بۆ مناڵبوونی سروشتی کەمە بێتەوە یەتە لای ئێمە ئەویش هەندێکیانیان هەمویان نایەن بۆ سێهەم مناڵ هەرە بێ بە نەشتەرگەری سەیری خۆت مەکە زۆر شوێن هەیە هانی خەڵکیا بە نەشتەرگەری مناڵی ببێت بەڵێ باشە کاکە من ناڵێ مەڵێم ئەوەش هەیە ئێستا من ئەمەوێ قەناعەتم پێ بکات دکتۆر هۆگر بزانم بۆچی خەڵک مناڵی زۆر ببێ کاچی من ئەو قسەی خۆی کردووە ئێمە خەڵک بینەرەکانمان دادوەریەکەن مامۆستا مەحمووی ئامار ئەفەرمێ با خەڵک بەپێی داهاتی خۆی مناڵی ببێت جەناب ئەڵەی با مناڵی زۆر ببێ ئایا تۆ هاونیشتیمانی دروستەکەیت و کوردێکی بە کواڵەتی و خوێنەوار دروستەکەی یا سەربازمان بۆ دروستەکەی کامیان کاکە من وتم ئێمە ئایا ئێمە قوارەیەکی ڕامیاری خۆمانمان هەیە ئەگەر هەمان بێت تەواوی ئەو قسانەی کاک مەحموو من بە زانستیە زانم بەڵام تۆیە کەسبەی نییە یەکێک لەو بەرپرسانی کە کاکە فەهمی باسی کرد من بیستومە لە یەکێکی وەکو تۆوە ئەڵێ و توێتی تازە کورد بە هیچ جۆرە فریای ئێمە ناکەون کاکە من لەم بەینا لە کەناڵەکەی ئێوە بوو لیا یایەکێکی تر لە دەرگایە گیرا یەکێک لەو پەخشەرانەی ئێوە ئەڵێ خانوەکە 7 مەترە خێزانەکە 31 کەسی تایە لە هەموو گەڕەکەکەی منە تێمەگەی 31 کەس نابین
كاك رنج تخوا دڵم تەقیبا وڵامی بدەمەوە خوانەکە دڵم تەقیبە یا خەرقەی ناکە ڕجاءن ئێمە لەونا ئێستەیەمەش کێشێکمان لە هەرێمی کوردستانیە قوارەیەکی دەستورین و کێشەمان تەنها لەو ناوچانە کوردستانەی کە دەرەوەیە بابمان بەرەو داواکاریەکانی کورد و لە مادی ١40 چی هەیە خوا ئەزانێ عەرەب نێنن هاوردە نەکرێ وەکو یەکین سێ قەومێکە لە ساڵی 57 لە کەرکووک لە ١48 دانیشتوانم کورد بووە لە 127 عەرەبی ئەسیل بووە لە 121 تورکمان بووە ئەمە خینە سەرسەرمان بەڵام بەچی ڕێژەی منی کەم کردوتەوە سەدام حوسێن خەڵکی هێناوە چۆن لە ماوەی 20 ساڵە ڕێژەی عەرەبی لە 27ەوە بردە 175 خۆ بە بناڵبوون نەبووە دکتۆر هێنایەتە سەر زگم جەنابەت باسی 27ەکەی ساڵی 27 زۆرینەی نێنەوە کورد بووە پێش ساڵی 34 کە تعداد بکرێ مەلیک فەیسەڵی ئەوەل 400 دێی گەورەی دروست کردووە پێنج ینی تۆ ئەو عەرەبە ڕۆحەلانەی کە بینی سعودیە و عراق بوون هەمووی لەوێ نیشتەجێ کردووە بۆ ئەوەی ساڵی 34 باشە قوربان بە ولادات نەبوو ئەم داگیرکردنە منیسە کاڵێم 600,000 قبولمان نەکردووە 600,000 بە ناوی نازەحەوە خۆتان بینیوتانە لە کاتی شەڕی داعشە ئەو بەرە عەرەبانەمانە هاتن نەترسی داعشە ڕایان نەکرد پێشمەرگەکان مناڵیان نەگرن بە باوەشەوە پیرەکانیانە هاوردکاک ڕەنج کە ڕۆحمانەبەی بە ئامارەکانت یەک دقە دێمە ناو قسەکان بە هاوردا زیادی کردووە تۆ پێمانەڵەی 2040 ئێوەی کورد دەبن بە ئاردی ناو دڕێک نانەوانین بابا چۆن ئەبێ بەچەند کورد عەرەبە بێ بەچەند ئەوە ئاماری خۆتە هەمووی 2040 بین بەچەند هەموو وەکو یەکدا ئابەزێ من عەرزی جەناب تکم عێراق کە لە سەتا مەسەن ڕێژەی گەشەیان 4 بوو 3.5 بوو ئەوانی شۆکو ئێمەدا بەزین بۆ 2.5 کوردستانیش 2.3 تۆتەڵی ئەبین بەچەند ئەوانە بن بەچەند ئەخر عەرەب کاکە کووە لای منە ئێمە کێشەمان ناوچە کێشە لە سەرەکانە ئەگەر ئەم بڕیارانەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە دەرچوو پێش سەرژمێری گشتی دانیشتوان بۆمان جێبەجێکردن تینەوە تایمی خۆمان ئەو بە ڕێزانەی کە هاتوون ئاوەرە بوون نازەحن حدودی بڵێن 9 ملیۆن کەسن بڕۆنەوە سەر پارێزگاکانی خۆیان ئەم ئاوارانەی کەرکووک لە دوای 2014ەوە ئاوارەی شوێنەکانی تر بوون لە شوێنی خۆیان بنووسرێن هیچ کێشەیە پلانامێنێ تۆ گەشتبینیەکەی جەنابەت لەسەر ئەگەرە لەسەر احتیمال ئەگەر نییە ئەوان ئەڕۆنەوە ئەوان باشە پرسیارەکەیان بەلامانەوە نییە شوێنەکانیان ئامن بووە باوکە چەند بێوەعدیان لەگەڵ کردیت بەس لەم سەرژمێریا چەند جار بێوەعدیان لەگەڵ کردیت نەبووین وەکو حکوومەتی هەرێم وەکو وزارەتی پلاندانان ئەگەر ئەم بڕیارانەمان بۆ جێبەجێ نەکرێت دوای سەرژمێریشی دانیشتوان نابێ ژمارەی دانیشتوانی ناوچە کێشە لەسەرەکان ڕابگەیەنرێ نەتەوە گرتوەکان دانی پیا بنێت بەو ئامارانەیە دوای زەحمەتترە دەستکاریکردن ساڵە 700 مناڵ لە سلێمانی لەدایکە بێ وەکو تۆ خەڵکی سلێمانی توانی پێی بڵێ بڕۆرەوە کاکە ناتوانانی سبینی کاکە ئەمریکاژێتە ساڵێکی تر 800 مناڵ لەدایکە بێەوە بوو بە 800 ئەمانش هەر هەمویان زانیاریەکانیان ئەڕاتەوە سەر پارێزگاکانی خۆیان باشە پرسیارێک جواب نامەوە 2040 کورد دەبێ بەچەند ڕێژەی گەشەی دانیشتوان لە عمومی عێراقەدا بەزێ بۆ ئێمە 1.8 ئەوان بۆ 2 بە ملیۆنە بین بە چەند ملیۆن کەس ئێمە بە هەرێمی کوردستانە بین بە 8 ملیۆن ئەی ئەوانە بن بە چەند ملیۆن کاک ڕەنج بخاتی خوا تۆ بتەوێ نەتەوێ تۆ بە دانیشتوان منافەسەی من واناڵێن ئێوە نواڵێن بەس کە منەیڵێن حرامە ئێخات ژمارەی دانیشتوانم هەر ئەوەیە کاکە باش بەس ئێوە ئێڵێن مەترسیە ئێوە خۆتان ێنە سەر تەلەڤیزۆن ئەڵێن مەترسیە ئەو ئەبێ بەوەنە و ئەمە بێ بەوەنە بەس من بیڵێم ئەبم بە قەومەچی و خراپم قوربان بتەوێ و نەتەوێ نەتەوەی عەرەب لە عێراقە ئێمە لە وڵاتی عێراقین ئێستا فدرالیمان هەیە هەرێمین و شەڕی ئەو ناوچانە بکەین کە کوردستانین بێنەوە سەر هەرێم بەنەوە نەبێ عەرەب لە 180 دانیشتوانی عێراق ئیتر ئەمە تۆ بخۆ ئەمە لە ئەزەڵەوە وابووە ئەی خۆ من ئەمە هی من نییە ئیستا خۆ کورد نەی خوڵقانوە باشە قسەکانی ئەمیش لۆجیکی نیە ئاخرڵێ لە 180 وا بۆ من ئەیمانم بۆەوە نییە کە لە 180 وا لەگەڵ خۆشەویستی لەسەر ئیمانی جەنابەت نییە لەسەر ژمارەیە من لە بە ئاگاییەوە لەوەی کە تۆ ئێستا من پێم وتم لە ڕەمادی سی عاشێکی گەورە هەیە کە کوردن بە ئەسڵ کاکە خۆی جەنابی ئەزانێ برادێکی من کاکە لە دیالە مدیری یەکێک لە فەرمانگەکان بوو معمەلەکان باش نییە تۆژەی ناسی
ئەڵێ 400 منتەسیبم هەبوو ئەڵێ لە مهندسەوە تاک و فەڕاشە کە بیزانیا کەسی لێنێ خۆی کرد بە ژوورە ئەی و تەرۆستاد ئانی کوردی تێمەگەی من ئەڵێم کاکە کورد بێ عەگاڵێکی لەسەر کردبێ و بە عەرەبی قسە بکات و لەسەر محافەزەیەکی تر بێ و بودجەکەشی بۆ محافەزەیەکی تر بێ لەسەر ئەمە ئومێدە هەڵچنیوە؟ نا من ئەڵێم لێرە من خەمی ئێرەمە من خەمی ناوچەدا ئێرە ئەوەتانە کاک مەحموودی ئامارە فەرمێ کاکە جیاوازی و چەخستنەوە لە سلێمانی و هەولێر و دهۆک بەراورد بە ناوچەکانی تری عەرەب تەنانەت دهۆک لەگەڵ ڕوومادی فەرقێکی وای نەماوە؟ کاکە ئەڵێ مەترسن یەکەم عەرەب زۆرن ئەگەر لە ساهشتاکەی کاک زۆرن خوا زۆری کردوون بە زۆریش ئەوان نیسبەی زیادکردنەکەیان زۆر ئەبێ ئێمە لە کەمیان چی بکەین پێی بڵێن مەڵە نەبێ ڕەنجبان نمونونەکە پێ بڵێم ئێستا لە کوردستانە بەم 32 ساڵەی خۆمان ڕێژەی گەنجی ئێمە کە ئەچێتە دەرەوە چ ڕێژەیەک ئەچێت چ مەرگەساتێکە ئەنجا تۆ وەرە بۆ شتێکیکە بڕۆ سەیری هاوسەرگیریکە لە شارێکی وەکو سلێمانیا و بەراوردی بکە بە ساڵانی پێش ڕاپەڕین لە زۆر باشی زۆر باش نین کاکە ساڵی پار بەس لەم پارێزگایە 12,000 زەواج بووە کاکە چەند بەتێکڕا قوربان کە تۆ ئەڵێ ڕێژەی تەلاقمان ئەڵێ چەندێ تەلاقی بەستەوەیە نە باوکە ئەو تەلاقانە خۆی پار نەبووە لە ساڵانی پێشووە لە ساڵی پەنجاکانەوە تەلاقمان ینی زەواجیان کردەوەی سە تەلاقە درێی ئەمساڵ نییە نە باوکە خۆ نییە باوکە جان من بۆ خاتری خوا توخوا ئەو ڕقەمانە مەوجود دەژمارەیە مامۆستا چیە فەرمێ جەنابی مامۆستاش وابزانم لەگەڵەوەیە کە کورد ژمارەی دانیشتوانی زیاد ببێ و مامۆستا جەنابیشی مناڵەکانی ئینشاڵڵا عمریان درێژ بێ لەوانەیە کە کاکفامی بورهان ئەڵێ بێ بخەیتە سەر تەپڵی سەرت فەرموو. بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان درود و سڵاو لە گیانی پاکی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم. من سەرەتا خۆشحاڵم کە لەو بەرنامە کە بەشدارین قوربانت بەخێر بێ بۆ خەمێکی گەورەی هەم ئاینیمان هەم نەتەوەییمان هەم نیشتیمانیمان. ئەم باسە من پێم وایە دەبوو ئێمە وەکو کورد لە ئاستی باڵادا و لە ڕاگەیاندنە و لە هەموو ئاستەکانە کار لەسەر ئەم بابەتە بکرایە. من پێم وایە ئەمە درەنگە ئێستا وەکو بڵێ زۆر شتمان لە دەست دەرچووە ئەمە بارانی کەپنێکی پاش بارانە. ئەوایە ئێمە لە دوای ئەوەی کە با بڵین ڕاپەڕین کرا و با بڵین بیزار لە دەوروبەری 2000ەکانەوانێ زۆر بە وردی و بە پلان کار لەسەر ئەم بابەتانە بکرایە. لەبەر ئەوەی ئێمە ئەگەر بیرکەینەوانێ ناحەز و دوژمنمان زۆرە لە هەموو جەبهەکانەوە ئێمە هجوومان لەسەرە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی خاکەوە لە ڕووی ژمارەوە. ئەمبی کە بەڕێزت ئەم بەرنامەی لەسەرەکەی ئێستا لەسەر ئەوەیە کە لە ڕووی ژمارەوە ئێمە ئایا پێمان باشە زیاد بینیان کەم بینیان چۆن بین. جارەکان من لەسەر مەسەلەی ژمارە چەندێتی لەگەڵ چۆنیەتی ئەمە خۆی دووشتی زۆر گرنگە. هەر کار لەسەر ئەوە نەکەین چەندێتیمان بەس چۆنیەتیشمان زۆر مهمە. باشە لەبەر ئەوەی چەندێتێکە لەگەڵ زیاکردنای من لەگەڵ ئەوە کە بە شێوە گشتیەکەی ئیسلام قورئان و فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام لەگەڵ ئەوایە کە سەروەتی مرۆیی لە زیادبوو نابێت بەڵام لەگەڵ ئەوە کە زیادی شەکرێ ئەبێت چۆنیەتەکەی زۆر بەهێزکرێت بە دروستکردنی مرۆڤی قەوی بەهێز. جەنابەت پلان دابنەی بەڵێ چیەکەی هانی زیادبوونی ژمارەی دانیشتوانی؟ بەڵام من پێت وایە شەڕی کورد شەڕی نفوزە ئێستا شەڕی ژمارەیە؟ من پێم وانییە شەڕی کورد تەنها لە ڕێی نفوسە بێت لە زۆر جیهەتەوەی لە زۆر جەبهەوەی نفوزێکیانە ئێمە بەتەما بین لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووری و لە ڕووی خاکەوە دۆڕاندە بێتمان تەنها بین لە ڕووی ئەمریکا تەنها مناڵ زیادکەین لەو ڕۆوانێ تێ هەڵبێنەوەنێ و گرەوە بەرینەوانێ لەوانێ لەو بۆرەشان نەیبینەوە. زیادبوونی مناڵ چەندی پارسەنگی هێزە گێڕێتەوە؟ زۆرە گێڕێتەوە بەڵام ئەبێ لەگەڵ ئەوەش ئەگەر زۆریش بێت ئەبێت چۆنیەتەکەی بەهێزکرێ لەبەر ئەوەی تۆ ئەگەر تەماشای قورئانکەی یەکێک لە فەلسەفەی بوونی مرۆڤ لە سەرزەویە هەر خۆی بۆ ئەوەیە کە مرۆڤ خوای گەورە مرۆڤی لە سەرزەوی داناوە بۆ ئەوەی کە زەوی ئاوەدان کاتەوە. تۆ ئەگەر مرۆڤی
عالم و خوێندەوار و پەروەردەیەکی باش نەکرا بێ ناتوانێت زەوی ئاوادان باشە مامۆستا وێرانی ئەکا کەواتە ئێمە بەڕوونی لەگەڵ ئەوین وەچەمان زۆر بێت بەڵام وەچەیەکی بەهێز قورئان و ئیسلام لەگەڵ ئەمایە گرنگترین شت وەزارەتی پلاندانان بەڵێ ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان پلانی هەبێ ژماری دانیشتوان زیاب بکە لەبەرەوەی بەس یەک پرسیاری بچکۆلاکەم لەبەرەوەی لە کوردستانە بەپێی مەساحەمان هەر کیلۆمەترێک چوارگۆشە چەند مرۆڤی بەرەکەوە 113 کەس ئەمە ئەتوانرێ مەسەڵەن کەمە یا ئەمە ژمارەیە کە بەپێی واردات و دەخلی کوردستان لەبارە زۆر باشی زۆر باشە بەڵێ ینی کەمی نییە نەوەڵا هێشتا کەمە ینی تۆ هێشتا خەڵکەکە زۆرە زەوەکە کەمە زەویەکە زۆرترە زەویەکە زۆرترە بۆ ئەوەی کە بەپێی مەساحەی کوردستان هاوسەنگ بێ ژمارەی دانیشتوان لەگەڵ پانتایی کوردستان حکوومەت پلاندا بێ ژمارەی دانیشتوان زیاب بکەین ئەبجەدیەت و ئەلفوبی پلانەکە بێت چی تێدا بێ بەڵێ ئێمە ئەگەر تەماشا بکەین ئێستا لە ڕووی وەکو کورد وەکو نەتەوەی کورد لەسەر ئاستی جیهانە خۆ ئێمە کەم نین ئێستا سەرژمێری بکرێت لەوەچ لە 5 ملیۆن زیاتر تێپەڕێنرێن باسی هەفتا ئاکرێت سەر و هەفتا ڕەحمەت لێبێ باسی سەر و 7 ملیۆن کەس ئەمە خۆ لە ڕووی ڕێژەیی و لە ڕووی ژمارەوە ئێمە زۆرین بەس لە ڕووی ئەوەی کە ئێمە ئەم ژمارە زۆرە چیمان کردو بۆ کورد و چۆن ئایا ئەتوانین بەرەنگاری ئەوە ببینەوانێکە ئەو هەموو پیلانانە بینەوە ڕوبەڕوومانە بێتەوە لە مەسەلەی هەرێمی کوردستانە لەم هەرێمەی کە ئێستا خۆمانی تیاژین ئێمە کێشەکەمان ئێستا دکتۆریش کە باسی ئەویان کرد و زۆر کەس باسی ئەوە کە ئایا کە خەڵک ناڵێ وەچەی زۆر بێ ئەیجێڕنەوە بۆ مەسەلەی ئابووری و مەسەلەی هەژاری ئەم بابەتانە بەڵام ئێمە ئەڵێین لە ڕووی شریعەتی ئیسلامەوە کاتێک کە مناڵێک لە دایکە بێ لەسکی دایکە بەپێی فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام خوای گەورە ڕزقی بۆ دیاری کردووە بەڵام کاتێک کە دێتە دنیاوە ڕزقەکەی هەیە لەبەرەوەی خوای گەورە فەرمێ وەسەخر لەکم ما فی السەماوات وما فی الأرض ئاسمان و زەوی و بەڕ و بەحر و هەمووی لە خزمەتی مرۆڤایە بەڵام هەژاری نائەدالەتیە هەژاریمان لە ڕووی ڕزقەوە نییە لە ڕووی عەدالەتەوە ئێمە هەژارین لە ڕووی پلانەوە هەژارین ئەگەر بێت و پلانی باش هەبێ کەسانی دڵسۆز هەبێ ئەوەی کە لە ژێر زەوی و لەسەر زەوی و لەوێدا هەیە بخرێتە خزمەتی مرۆڤەکانەوە ئەو کاتە کەسێک ئەگەر هەژاریش بێ زۆر ئاساییە چەند مناڵی هەبێ بەڵام ئێمە ئەبێ ئاگامە لە یەکشت بێ چۆن لە ڕووی ئیسلامەوانە ئێمە ئەڵێن خەڵک هەیە نیفاقی دینی هەیە ها منافق ینی بەڕووی زاهیریەکەی خۆی بە مسلمان نیشان دەدا بەڵام لە ڕۆباتینیەکەی ئەوانێ شتێکی تر لە ناو ناخیایەتی لە ناو ناخیا جۆرێکە بە زاهیر شتێکی ترە نیفاقی نەتەوەیش هەیە ئێمە ئەگەر ئەو کەسانی کە با بڵێن خۆ بە نەتەوەی دەزانن بە پرسیاری ئەم وڵاتە و نەتەوەی دەزانن ئەبێ خۆیان لە خۆیانەوە دەست پێ بکەن خۆیان مناڵیان زۆر بێت ناکرێ بۆ نمونە ئەو خەڵکانی کە لە ئاستیەکان ئیسا ئێمە چینایەتی هەیە خەڵکێکمان هەیە زۆر لە ئاسێکی باشی بژێوی ژیاندایە خەڵکێکی ترمان هەیە بژێوی ژیانیان زۆر وێرانە بەهۆی نەبوونی عەدالەتەوە بەس ئەوەیشی کە بژێوی بەرزە بە ئامارەکانی کوردستان ئەڵێ مناڵی کەمترە بێت ئەمە ئەگەرێتەوە بۆچی هەز نەکردن بە مەسئولیەت و ئەنانیەتە خۆپەرستیە خەمنەخۆری و نەبوونی مشورە ئەگەر مرۆڤێک کەواتە تۆ ئەڵێی با سەرکردەکان و دەوڵەمەندەکان مناڵیان زۆر بێ مامۆستا بەڵێ ئەگەر ڕاستەکەن سەرکردەکان و دەوڵەمەندەکان و سەرمایەدارەکان ڕاستکەن لەگەڵ دین و نەتەوە و خاک و نیشتیماندا دەبێت دووقاتی بەڵام بەبێ فرەژنی وەنا بەڵێ بەبێ فرەژنی فرەژنی وەکو فرەژنی نا بەس تعدد ئەمە شتێکی ترە فرەیی ئەوە تۆ وەکو بڵیکەوە خەڵک ئەڵێ فرەیی ئەوەیە کە بەبێ سنوور بێت بەڵام ئەمەی کە قورئان باسیەکات من لەگەڵ ئەوام کە قورئان باسیەکات مادەم قورئان و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و مێژووی مسڵمانان پێمان ئەڵێت شتێکە بەس ئەویش بۆچی ئەمەش نەفەرزە بەڵام بەمەرجێ ئەگەر ژنەکەی بتوانێت وەچەش بخاتەوە و هیچ کێشەیەکی دەرونی و جەستەیی نەبێ پێویست بەوە ناکە و بزانەوەش لە شەریعەتە دەستنیشان کراوە عەرزت کەم ئەویش ئێمە ئەڵێین ئەو مەسەلەن ئەو بابەتانە زۆربوونی بڵێن با بڵێن تعدودی ژن یان منداڵ ئەبێ بە پلان بێەوە بۆ چارەسەری کێشە دەستخۆش نەک ببێتەوە بە کێشەیەکی تر بۆ سازکردنی کێشە نەبێ بۆ حەلی کێشە دەستخۆش بینەرانی بەڕێز اینجا ئەگەڕێمەوە بەلای دوو دکتۆرەکە بزانم دوو دکتۆرەکەی کە لێرن
دوو دکتۆری مەبەستم پزیشکیە بزانم ئەوان چی ئەفەرمونون ئێستا گەڕمەوە پاش ئەم ناوبڕە و هەروە ئەو گەنجانش خوا بینەرانی بەڕێز یەک دقیقا مەڕۆرە ناوبڕ چەند کەس لەگەڵ ئەوە خەڵک مناڵی زۆر ببێ دەست هەڵبڕێت ئەوەی لەگەڵایەتی ئەمە 3 کەس 4 5 6 حەو کەس لەگەڵ ئەوەیە لە 21 کەس کە کورد زۆر وەچە بخاتەوە ئەی چەند کەس لەگەڵ ئەوە سنووردار بێت تا یعنی وتم نەکێکێکیان دوو ڕێی هەبێ ئەم لەگەڵای ئەم لەگەڵ بینەرانی بەڕێز ئێستاگەڕم بەڵێ بەڕێزان جارێک کرد سلااوتان لەبێ بزانین ئەم گەنجانە چیەڵێن لەسەر قسەکانی هەردوو لایەن کە هەندێکیان لەگەڵ زۆری وە چەخستنەوەن هەندێکیان لەگەڵ سنوورداریان بەس نزیکی خەرەوە یەمە لای ئێوە بۆی کۆمەکی بۆ چوونەکانیەوە کا دکتۆر پشدەر لێرە من پرسیارێکم هەیە با بڵین سەبەب و هۆکاری ئەوەی کە زۆرترین بابەتەکانی منە بۆ نمونە هەبوو ئەو کەرەستانەیە کە با بڵین هەیە لە بازاڕەکانە بۆچی ئەمانە زۆرترینیان لە سلێمانیا سەرفە بن یعنی بۆچی خەڵکی سلێمانی پەنای بردۆتە بەر ڕێگەی منع و کەمکردنەوەی مناڵ و لەسەر بابەتی سەرژمێریەکەش با بڵین ئەو سەرژمێریانەی کە لە وڵاتانی دەرەوە ئەوروپا ئەکرێن و لەوەی لێرە ئەکرێت جیاوازیان زۆرە لەوانەی ئەوروپایە هەتا پرسیاری زۆر شخصیش کراوە کە با بڵین ڕێژەی سەرجەیش کراوە کە با بڵێن ئەمەیتر شەرمی نییە بەڵام ئەمانەش هەمووی تایبەت و ئاشکرانیە پرسیارەکان چۆن و چۆن نیە بەس با بڵین تا ئەو حەدەش ڕۆشتووە خەڵکە پارێزرێ پرسیاری زۆر کەسی وردەکرێت لە زۆر سەرژمێریدا بەڵێ هەمووشی پارێزرا بەس مەبەستم بێ ناو دوایی ڕێژەکانیان وەرەگرین ئەو پرسیارانەی جنابەت دەڵێ هەمووی بە پێی ستاندەری جیهانی ئەەکەین بەڵام دوایتر پەیوەنددارە بێ بە مۆزۆ تێیدا ئەمە ئێستش بەڵێ نا سەرژمێریشتی دانیشتوان ئەو حاڵەتە حەساسانە هەستیارانەی تیانی لە وڵاتە لە هیچ کاتێکات تێ ئەبێت ینی کاک مەحموود خۆت لەگەڵ ئەوە ئایتیا بێ بۆ ئەوی کە سوودی لە ببینرێ نەگەیشتنێتەوە حاڵەی باری کۆمەڵایەتەکەمان ڕێگە بدا کە من نازانم کێچێتە ئەم ماڵەوە پیاوە دوایەوە ئاستی ئەوەی خێزانەکان من ژنەکان جیاکەنەمەوە لە 15 بۆ 45 ساڵ ئەوانەی کە خێزاندارن ئەو پرسیارەی لێ بکەم هێشتا ماومانەوە حاڵەتە نەخێر تەنانەت بەڵام لە ڕووی زانستیەوە کۆمەکەکاوەنا لە ئەوروپا ئەوەی جەنابی ئەڵێ کە فۆرمەکە ئەڕوات بێناوە دێتەوە پرسیارەی لێکات بەڵام لە ڕووپیەوەکانمانە کە مشتێک لە خەروارێ پرسیاری چی لێکا لەوێ هەموو پرسیارێک کچەکانمان کە چنن لەگەڵ خێزان ژنەکانە دانشن بە تەنیا هەنێ پرسیار کە ئەیسە ناشێ باسیکەی ئەکرێت وەڵامەکەشی وەرەگرین تێگەم بەڵام بێناو دەستخۆش بزانم جەنابەت لەگەڵ قسەکانی ئەمانە لەسەر زۆری مناڵ چییە فەرمووی ها بەڵێ من لەگەڵ ئەوام ینی خی گەورە لە قورآن فەرموویەت یان پێغەمبەر ئەوانە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی کە وەچە بخەنەوە بۆ ئەوەی زیابین بەڵام لەم وڵاتەیە ئەگەر تۆ سێرێکی زیاتر ڕووی سیاستمان ینی تەواو نییە ئابووریمان تەواو نییە کۆمەڵگەکەمان دواکەوتووە لە چاو ئاستی خۆیان ینی لە ڕووی داراییەوە بەڵێ کاتی خۆی 10 ساڵ پێش ئێستا ئەگەر کەسەکە هەژاریش بواە مناڵی هەبواە کێشەی نەبوو چکە کێشەی ئابوووریەکەی ئەوەنە نەبووەکو ئێستا تۆ دوو مناڵە هەیە ناتوانانی زیاتر بخەیتەوە ئەبێ شوێنێکی بۆ فەرەهەمکەی بزانی ئەوەی کە لە گیرفانتایە بەشی ئەو دوانە بکانەک زیاتر کەمە کورتیان نەبێت حەو کەس وتی لەگەڵ ئەوەیان کە مناڵ زۆر ببێ وابزانام جەنابی شتی یابووی فەرموو بەڵێ بۆ وەڵی لە ڕووی ئەوەی کە بڵێ مناڵ زۆر ببێت چۆنڵی کۆمەڵگاکەمان فراوان ببێت کە کۆمەلگای فراوانمانە بوو ئەو کاتە چۆن تێوگەێنم کوردستان بەرەو پێش بشێ بۆنەوە بڵین ئەو سەرژمێری یارمەتی باکە خەڵکەکە وەشیار بێ پێت وایە بە زۆری مناڵ کوردستان بەهێزترە بێ بەهێزترە بێت خوێنەوەرمان زیاترە بێت تێکۆشەرمان زیاترە بێت بۆنەوە بڵین کەس وەچەمان زیاترە بێ چۆن زیاترە بینە ناو جیهانە
دەستخۆش گیانەکەم بەڵێ دکتۆر پشدەر دەمێکە گوێت گرتووە و ئەزانم زۆر باسەکە بۆت گرنگە دەرچووی کۆلێج و پەیمانگان بۆ هاتۆ تۆڵێ بێکارم تۆ هەر زیادی کەیت و فرسەتی کاری بۆ نەدۆزیتەوە ماڵوێرانیە قوربان ناکرێ تۆ ئەبێ معادلەیەکتە بێت تێکڕە بەخوا ئەو شەوەی کە داتاکەم وەرگرت کە من بەکاریان بێنم 21,000 کەسم پێویستوە لە داخە تا بانی نووست تا چەند ساڵ پێویستمان بەهێزی کاری دەرەکی نییە تا ساڵی 50 تا ساڵی 50 بەڵێ فەرموو وەڵاهی من دەستخۆشی تەمان لەمولایەکتانەکەم قسەکردن لەسەر بواری زیادکردن یا کەمکردنەوەی ژمارەی مناڵ بەبێەوەی کە هەردووکی کێشەیە بیزەبەت ئەمەوە باسکەم ئەو قسەی کاک مەحموود کەوتی زۆربەی ئەوانەی کە ئەندامانی خێزانیان زۆر یاخو قەرەباڵغا ئەوانن کە هەژارەکانن لە کاتێکە ئەوانەی کە لە ڕووی داراییەوە زۆر باشن خاوەنی سەرمایەکی زۆر ئەندامانی خێزانەکان ئەندامی خێزانیان زۆر کەمە یا خومناڵیان زۆر کەمە ئەمە ڕێک هەردووکیان بەقەت یەک مەترسین من بۆیە پێم وایە قسەکردن لەسەر بواری زیادکردن یاخود کەمکردنەوەی ئەندامانی خێزانێ بەبێ ڕاوێژکردن یاخود ڕاوێژێکی زۆر چڕ و پڕی پزیشکی دەرونی کۆمەڵایەتی مەترسێکی زۆر گەورە دروستەکە لەسەر خودی ئەم کۆمەلگایە لە داهاتووە کامیان زیاتر مەترسیە کەمەکەیان زۆرەکە هەردووکیان مەترسین هەردووکیان بەڵام ئەگەر تۆ نەتوانی ینی لەو بارەیە لە داهاتووە ژینگەیەکی تەندروست و ژینگەیە کە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جەستەیەوە لە ڕووی کۆمەڵاتیەوە فەراهەمکەی ئەمە بۆ هەردووکی مەترسیە بۆ ئەگەر سیر بکەین ئێستا من لە ڕۆ تەندروستیەکەوە تەمان باسی مەسلەی قەومی و نەتەوەی و دینی و ئەمانە ناکەم ئەمانە خەڵکی تایبەتمەندی تیا کە قسەی لەسەرەکە بەڵام من لەسەر بوارە پزیشکیەکە قساکەم بۆ نمونە ئەو ینی بەداخەوەی ئێستا نەکەوەی کە بڵێ ژماری ئەندامان ژماری ئەو خێزانانەی کە یەک منداڵیان هەیە زۆر زیایی کردووە ینی ئەوانەی کە یەک مناڵیان هەیە ینی تۆ وەرەسەی کە تۆ گەر ئەمە زۆر زیاد کە لە داهاتووە کۆمەلگاکە و ڕێکە ببەنیوە یعنی تۆ لە دوو کەسەوە یەک کەس بەرهەمیێت یعنی تۆ ئەمە خۆی کێشەی گەورەیە تۆ وەرەسەی کە ئەو خێزانانەی مناڵیان کەمە مەترسی چیە لەسەر تەندروستی مناڵە لە داهاتووە ئێستا من خۆم لە بوارێکا خوێنم لە مەسلەی کۆدامی هەناسی مناڵانە ئەڵێ ئەو خێزانانەی مناڵیان زۆر کەمە تووشی کەمتر تووشی پەتاوەرزیەکانە بن لەبەری بەریەکەوتنیان لە دەرەوە ئەمە چیەکە مناڵێکی لاواز لە ڕووی بەرگری جەستەیەوە دووەمیان مناڵێک دروستە بێت لە داهاتووە کە ئەو نەخۆشیە هەستەوەریانێکی ئێستا دنیا بەدەستیەوە ئەناڵێنێ ئەمە زۆر زیاد دەکات ڕێژەی ڕووی دەرونیشەوە گۆشەگیر جاویسە بێمەسەرەوە تامان ئەمە لە ڕوویەکە و لە ڕووی بەرگریەوە لە ڕووی نەخۆشی هەستیاریەکانەوە کە بەداخەوە مەسلەی ڕەبۆیە ئیگزیمایە هەستیاری لوتە یعنی تۆ سیر کە هەستیاری لوت هەر هەستیاری لوت کە ئێستاە ئەڵێ ئەوروپا ساڵی 30 بۆ 50 ملیارد دۆلار زیانی بەرەکەوە بۆهۆی بوونی هەستیاری لوت لە ڕێژێکی زۆر لە خەڵکدا ئەین تۆ وەرسی کەشتێکی ئەوە کە لەوانێ بە ئاسانی سێریکەین تۆڵێ ڕووداوی سیارە زۆر زیاکە دووەمیان وەرە بینە سەر ئەو مناڵانەی ینی من خۆم لە ئەو نەخۆشانی کە ئەم بینم سیر کە ئەو مناڵانەی کە زۆرترین کێشەی بۆ نمونە مەسلەی خەویان هەیە مەسلەی بەکارێنانی ئەمێرە زیرەکەکانە کە کارەساتە ئەمە بەڕاستی مەسلەی دواکەوتنی قسە مەسلەوەی کە ئۆتیستیک سپێکترم دیزۆرتر ئەوانەی کە لە ئۆتیزمەوە نزیکن یاخود ئۆتیزم هەر چەند شتێک نەماوە بەناوی ئۆتیزمەوە چونکە تۆ کۆمەڵک شت هەیە کە لە ئۆتیستیک سپێکترم دیزۆردەریا پێ وترێک ئەمانە نزیکن لە ئۆتیزمەوە ئەمانە زۆر زیایی کردووە قەڵەوی لاوازی ینی بەشێک لەو مناڵانە زۆر قەڵەوە بن اینجا تو وەرە سەیری ئەم شتانە بکە کە لە داهاتووە چی زیادەکە مناڵێکت بۆ دروستە بێت لە شێوەیە ڕۆبۆتە بێ لانی کۆمەڵایەتی زۆر خراپە بێ لەوانەیە کۆمەڵک نەخۆشی زۆر زیاتە بێ بەوەی کە نەخۆشیەکانی بەرزەفشاری خوێن نەخۆشی دڵ مێشک و دەمار یعنی جەڵدەی مێشک یعنی ئەمانە زۆر زیادەکە لەو مناڵانە لەبەری ئەم مناڵانە لە تەمەنی بچووکە خێزانێکی بچووکی هەبووە لەوانێت تاکە ئەندام بوو بێت لە ماڵەوەی یا دوانیش بێت حتا تۆ ئەم مناڵانە تا ژماریان زیاتر بێ ئەمە ترسێک کەمترە بێتەوە تەمان بەڵام بۆ خێزانێک ئەوەی کە پێم وتی بۆ خێزانێک کە تایە ئەتوانێت ژینگەیەکی تەندروست بۆ ئەو مناڵانە دروستکە یعنی تۆ بۆ ئەو مناڵانە لە ڕووی کۆمەڵاتیەوە زۆر باشە بن جوڵیان زۆرە بێ نەخۆشی دەرونیەکانیان زۆر کەمەکە بەڵام ئەگەر ئەمەی کارەسا بەس یەک دقیقەیە مەناو قسەکانتەوە ئەوەیشە بۆ چاکەمەوە سەیریکە کەواتە ئەو مناڵانی ئەو خانەوادانەی کە 4 مناڵ و 5 مناڵیان هەیە لە ڕووی دەرونیەوە بێ کێشە و گیر و گرفترن کۆندامی هەناسەیان بەرگەی هەڵامەت زیاترەگرن هەموو ئەو هۆکارانەی کە باست کرد لە ڕووی ژینگەی دەرونیەوە
تەندروسترە بە دڵنیاییەوەیە بۆیە بەڵام کارەساتەکەی ئێمە دوولانەین ینی بە کوردەکەی لە کوردیا شتێکی ئەڵە قوڕەکەمان بە دوولاوە بۆ گیراوەتەوە ئەم خێزانانەی کە باری داراییان زۆر باشە و خانوویەکی زۆر گەورەیان هەیە توانای وەچەخستنەوە و پەروەردەکردن و بەخێوکردنی مناڵیان زۆر باش سەیرەکەی کەمتری مناڵیان هەیە کامە کارەساتە گەورەکەیە ئەو خێزانانەشی یاخود ئەو دایک و باوکانی کە باری داراییان زۆر خراپە لەوانەیە لە ماڵەکەی یەک ژووریان هەبێت و ژینگەیەکی تەندروستیان نییە بۆی کە تیا مناڵ بە شێوەیەکی تەندروست گەورە بکەن و بەخێویکەن و ژینگەیەکی زۆر باشیان بۆ بڕخسیێن سەرێکی مناڵێکی زۆریان هەیەکەوەش بۆ خۆی کارەساتە یعنی لە هەردوو بارەکەیە تۆ سیرکە باشە بەس ئێوە دەست نابن بۆ مەسەلە جەوهریەکە ئەویش ئەوەیە بۆ سۆماڵیە گەتوانێت لە دانیمارک 12 مناڵی هەبێ بۆچی کوردێک لە کوردستان ئەگەر بشێوێ مناڵی زۆر بێ ناتوانێت بڵین هەژارە بانەی بێ ئەی بۆ دەست نەبین بۆ مەسەلە جەوهریەکە بڵین ئەگەر سیستمی بیمە هەبێ ئەگەر باوکو و دایکی و مناڵەکان ژیانیان تەمین کرابێ ئەگەر سیستمی دڵنیایی تەندروستی هەبێ ئەگەر بەشێکی ئەرکی ئەو باوکو و دایکە قڕبەسەرەی کە چرج بوون کە ڕەزیل و ڕسوای دنیا بوون بەوەی نەبوونیەوە ئەگەر دەوڵەت بەشێکی یا حکوومەت بەشێکی ئەم ئەرکە لە کۆڵەوان کاتەوە بیخاتە سەر بودجەی وڵاتەکە ئەتوانێ ئەگەر ئێوێ 6 مناڵێ بێ با 6 بێ ئەگەر ئێوە 4 بێ با 4 بێ بەس با یەکسەری نەڵێن مناڵ زۆری کێشەیە نەخێر نەبوونی سیستم و پلان کێشەیە نەک مناڵ زۆری کاگڕەنجویستم ئەمە باسکەم خۆی معادلەکە زۆر ئاسانە لەم وڵاتە دادپەروەریمان نییە ژیانی سۆماڵ بەراورد دەکەی لەگەڵ کوردستانە لەم وڵاتە لەم لە دانیمارک سۆماڵیەک لە دانیمارکەژی کاگڕەنج ئەگەر لەسەرەوە عەقڵیەتەیە ئەنا دانیمارکیەک شتی وا ناکە کاک مەحموود وەڵای گەر یەک مەجالم بن بەس دانیمارکیش بەم ڕۆژگارە لە تەلەڤیزۆنەکانیان ئەم مۆزوعە مناقەشاکرێت کە من ئەیکەم ئەوانیش هاواریان لێ ئێستاوە ئەڵەن عرقی ئەسڵی وڵاتەکەمان لەبەردەم مەترسێکی گەورەدایە لای ئەوانیش ئەو مناقەشەیە هەیە بۆ ئەزانی کاتێک ئەوان ئامارەکانیەتە دەرەوە یەکسەری تردا ئامارەکان یعنی تەشبیه نەبێنە عوزو بالله بە وەکو قورعان ئەڵەن تەواو نەخێر ئامارەکەن بۆ ئەوەی کە پلانی لەسەردا بنێن وانە ناتوانین زۆر بکەن لە خەڵکەکەیان کە مناڵ بێن کاسەوە ناکەم زۆر بکەن یاکەم کاکڕەنشە گەر یەک مەجالم بێت تەبان چارەسەرکردنەکەی زۆر ئاسانە هەرڕەکە و معادلەی ئەمە ڕێک زەرب و تەقسیمی کە چۆن یەکسان و دابەشکردن ئەوانەی کە لە بیرکاریە کە زیرەک بن هەر ئەو سەرۆت و سامانەی کە بە نادادی و نایەکسانی لە کوردستانەدا بەش بووە ڕێک پێچەوە نەک پێچەوانەکە بڵێ بەشێک لەو سەروەت و سامانەی کە بەداخەوە هەمومان ئەزانین لە وڵاتە حکومڕانی چۆنە و 30 ساڵی حکومڕانی خۆماڵی چۆن ڕۆیشتووە ئەو سەروەت و سامانەوەرە بە یەکسانی دابەشیکە ئەم سەرۆت سامانە بۆ خێزانانە با بە یەکسانی دابەش بکرێت ئەوانەی کە وەچەیان زۆرە بەشێک ئۆتۆماتیکیەن لەوانەی کە وەچەیان زۆرە بۆ کوێ ڕاتەوە بۆوانەی کە سەرۆت سامانیان زۆر و کە ئێستا وەچەیان نییە بۆ مانایە دێت ئێمە ئەتوانین ئەگەر حکومڕانێکی تەندروستە بێت من خۆم 4 مناڵمەیە زۆر مرتاحم پێیان و زۆر کۆمەڵایەتی زۆر چالاکن ولا بەردەوام یعنی سیستەمێکی بەرگری زۆر باشیانە بۆ ئێمە بەسم چێکم قسەیەکەم زۆر بە ئاسانی توانین چارەسەری و بابەتە بکەین لە کوردستانە تەنها کەواتە تۆ وەکو دکتۆرێک کە مامەڵەت لەگەڵ دایک و باوکان و مناڵای ڕۆژانە پێت وایە خێزانی گەورە تەندروسترا ئەگەر پلان هەبێت و سیستم هەبێت لەگەڵ خێزانی گەورەی نەک بچووک نەک تاقانە و دوان کاکڕنج بە نمونە بۆ باسکەم من ڕۆژانە نەخۆش سەردانمانەکات تاوان مناڵێت بەشێک لەو یەک نمونەی زۆر بەسیتەوە بازەکەم ڕۆژە تاوان دایک و باوکێک مناڵێکیان هێنا وتی کاکتۆر ئەم مناڵەمان زۆر شوێن پێکردووە ناوزۆری بۆ کراوە کۆمەڵشی زۆری بۆ کراوە مناڵەکەمان شەوانە ئەکۆکی ئۆرشێتەوە تاوان من نیو کاتژمێر گوێم بۆ گرتن ڕۆیشتەوە بوو لە قسەکردن و تاوان من ئێمە خاتونی تۆرە زانێ ئێمە شتێکمانە پێوتری هیستریانی هیستری تێکی مێژووی ئەم نەخۆشیێت لێ ئەپرسی یەکێ لە شتەکان فامیلی هیستریە کە تۆ پرسی خێزانی چە مناڵە هەیە گوت یەک مناڵم هەیە تەنها و مناڵم هەیە کێشان و شتی بۆکەی مناڵەکە 4 ساڵ بوو ئەبێ 16 کیلۆ بێ کەچی 22 کیلۆ بوو وتی چارەسەر وتم بەسەر چاو چارەسەرەکانم پێڵم بەس گوێم بۆ بگرە چارەسەرێکی زۆر ئاسانە وتی چۆن ئاسان وتم زۆر ئاسانە وتم یەکەم شتت ئەبێ مناڵی ترێ بێ چۆن کاکتۆر طبعا هەر کەوا وت زۆر بەلایەوە سیر بوو باوکەکە پێکەنینێکی طبعا من یەکسەر لێ تێگەم دایکەکە زۆر بە تووڕەیەوە تا باوکەکە پێی خۆشە و دایکەکە بەڵێ ئێستا بۆ باسەکەم دایکەکەی طبعا زۆر یەکسەر وتی کاکتۆر تۆ باسشێکم دەرەقەتی مناڵە نایم تۆ چۆن باسی مناڵی ترەکەی وتم پەلەمەکە آخر من ئەمێ ئەو مناڵە ڕزگارکەم لە دەستۆ وتم تۆ کاکە تۆ هێناوتەوە مناڵە ڕێکەڵی ڕۆبۆتە هەموو دوو کاتژمێرە خواردنیەی تێ
تۆ مناڵە پێش خەوتن تو خواردنیت شتێک گاسرۆ سوفەجل ڕفلکس پێوتری کە خواردنەکە یێتە سەرەوە وتم کاتێک کام خواردنە ئەوە قەڵەو کردووەوەنێت یێتە سەرەوە ئەچێتە بەشی ئەوەی سەرەوە تووشی کۆکەیەکای ڕشێنێتەوە خۆشی هەستیاری هەیە مناڵەکە وتم بەڵام تۆ گەر مناڵێکی تر ببێ کاکە مناڵ و نجاتی بێ لەدەست بێزگە لەوێ ژەگەر خوشکوبرایەکی هەبووە ئەوە خواردنەی وێ ئەوانیان خواردووە بێسەبێت وتم کاکە مناڵ و نجاتی بێ لەدەستەوە وتم تۆ مناڵ وا لێ کردووە وێرانە کردو تۆ بەس چاو لەسەر و مناڵە جان بەسم چێ کام شێ بازەکەم باوەڕکە دەیان جار نەخۆشمان هەیە کە یەت کە لێ پرسم تاوان لەو شانەیە ئەڵە دکتۆر وڵاتە ناو مناڵم ئێڵە دکتۆر قسەی دواکەوتووە مامەڵی بەو شێوازەیە زوو نەخۆشەکەوێ ناتوانین بیبینە دەرەوە یەک پرسیاری بچکۆلەی کرد کەواتە دکتۆر بەپێی شیکاریە وردەکانی جەنابەت ئەو کۆمەڵگەیانەی کە لە خێزانی بچووک پێکدێ مەترسی خەمۆکی زۆرترتیا بۆ ئایندا مەترسی هێزێکی کاری دەستەپاچەی زۆرترە بەدڵنیایەوە وایە ئەزانی کێشە لە چیدایە پێش بەرنامەکە قسەی کراوتیان کەم و پوخت مشکلەوەی ئێمە کەم و پوختیش نامێنین کێشە لەوەدایە کێشە گەورەکە لەوەدایە ئەو تاکەی کە تۆ ئەتەوێت یعنی کابرا مناڵێکی مشکلەوە پوخت نییە مشکلەوە تەندروست نییە مشکلەوە تاکێک نابێت لە داهاتووە تاکێکی بەرهەمهێن نابێت تاکێکی ئازا نابێت تاکێکی چاونەترز نابێت تاکێک نابێت کە تۆ بڵێ ئەمە من یەک کەسم هەیە بەقەت 50 کەسیەوەن ئازایە زیرەکە چاونەترسە مشکلەوەیە تاکەکەشی ئەو کاتە نە ئازا ئەبێ نەبەرهەمهێنە بێ نە زیرەکە بێ نەداهێنانیە بێ کێشە لەوەدا ئەزانی کاک ڕەنجێکی لە کێشە گەورەکانی ترکەمەوێ باسی کەم جاران ئێمە خێزان بۆ منە ئێمە کۆڵانێک ئەم دی و ئەو دی و هەموو خزم و کەسوکاری یەکتر بوو کابرێک مناڵشیەوە پێوە دیار نەبوو یەک مناڵشی هەبووە پێوە دیار نەبووە چۆ دەرەوە لەگەڵ مناڵەکانی تر بەردەوام یاریەکەت ئەزانی ئێستا زۆربەی خێزان خوشک و برا دەگمەن هەیە لە تەنیشێک بن ئەزانی کەسوکار زۆربەی ئەم لە فلان کۆڵانێت چەند 20 دقە بە سیارە دوورە ئەم لە ئەوەتر ئەزانی سێرەکی مناڵەکان بەتەنیا گۆشەگیرە بێ لە ماڵەوە یعنی ئەم مناڵە ڕۆبۆتێکی لە دروستە بێ کاک ڕەنج کێشە گەورەکە لەوەدا مەترسی گەورەکە لەوەدا ئێمە نەک لە ڕووی ژمارەوە من باسی ئەمە ناکەم ئەمە بۆ خەڵکی تایبەتمەند کە ئەو بەڕێزانە لێرە دانیشتون لە بوارنەتەوەیەکەیە کە ژمارەکان باسەکە من باسی ئەوەکەم ئەم تاکانەی کە ئەشمێنن تاکێکی بەرهەمێن و ئازا و چاونەترز نابێت زیرەک نابێ باشە بۆچی وازانن نەتەوەیی بوون پسپۆڕی دکتۆر هۆگرا ئەی خۆجەنابی شو کوردیت مناڵەکانە مەسئولێتێکە لەسرە بە کوردی پەروەردەیان بکەی ئەگەر بە کوردی فێری قسە نەبن کێشەی دەرونی بۆ مناڵەکانی تۆش دروستە بێ ئەمە دوسێ جار بڵی بە بوارەنەتەوەیەکە بۆ ئەوە بوارەنەتەوەیەکە جاران دکتۆرەکان و مامۆستاکان پسپۆڕی نەتەوەیی بوون بوون ئێستا تۆ بە منەڵی باشە بەس دکتۆر کوردە لە پەلەمەکە نانا بە ئەوە بەلاڕێنەڕۆ ئەزانی چی تا ئەم لێبێ من ڕێگە بەخۆم نایم جورئەتی ئەوم نییە لەو بارەیە قسە مەسەڵەن ئەسڵەن کە کوردایەتی و تاپۆ کرد لەسەر 5-6 کەس نە کوردایەتی نەبوو ئەوە خەتەر لەسەر کوردایەتی دروستەکە بەس مامۆستا کورد نییە نەنا خۆی ئەم قسەیەشم کرد کە من لە ڕووی زانستیەوە لە ڕووی پزیشکیەوە باسی من کوردایەتیە کوردایەتی زانستی ئەبێ دروست بکەین ئەزانی کاک ڕەنجی باەکش با پێ بڵم ئێمە هاتوون لە بوارە ئەستا تۆ بۆ کۆمەڵک کەسی جیاواز بان کردووە بۆی یە لێرە قسەکە خۆگەر من هاتە بام لە بوارە کوردایەتیەکەش لە بوارە ژمارەکان و لە بوارە نەتەوەیەکە و هەماش توانێت زانستیەکانی تۆ زۆرترین خزمەتی بە بۆچوونەکانی دکتۆر هۆگر خڕێک وایە مە بەسم وە من ئەم قسانەی کە یەکەم پاڵپشتێ بۆی ئەو بەڵام ئەم زیاتر لە من توانای زیاترە بۆی کاتی بەرنامەکە زۆرتر نەڕوا بەم لاولایە بۆی من سەرسامم بە تۆ کە لێرەی حەزەکەم زیرەکەکان کوردایەتی متوربە بکەین بە زانست کوردایەتی بریتی نەبێ لە دەمارگیری و ڕەتکردنەوەی عەرەب و تورکمان و نازانم خەڵکی غەیرە کورد بەڵکو ئێمەش ئەتوانین لە چوارچێوەی زانستا بەشی زۆرتر بۆ نەتەوەکەی خۆمان بچڕین بە چۆنێتیەکی باشیش مناڵەکانمان پەروەردە بکەین ئەگەر یەمەوە خزمەتە گەر شتێکی ترت نییە چەنە باسی زۆریەکە و نەکردووە مناڵ زۆریش وتە هەر کێشەیە ئەوەش یەمەوەلاو بەڵام بە کاتی دکتۆر نەخۆین زۆر شت باس کرا دکتۆر باسی کتابێکی نهێنی کرد نازانم چییە و چۆنە بەڵام باسی کێشەی هۆرمۆنی و نەزۆکیەکی زۆر و بووە بە دیاردە و ئەوانە و باسی زۆری بەکارێنانی حەبیمەنیان کرد لە کوردستان وەشتی تریش نامێ باسی بکەم قسەکانە بەگشتی کۆکەیتەوە چییە فەرمووی بەڵێ خۆی لە ڕاستیە کە ئێمە باسی مناڵبوونی زۆر ئەەکەین چێ ئینتاجی ئەو مناڵاکە بە تەنها ژنە ژن خۆی بارە قورسە گەورەکە لەسەر ژنە ژنسکی پڕەبێ بە تەکید بەڵام بارە قورسەکە لەسەر شانی ژنە من لێرانە وەکو ژنێکیش قسەکەم وەکو داکۆکی کارێ لە مافی ژنیش قسەکەم
چکە ژن هەر ئەداتێ نییە بۆ ئەوەی تۆ بهێنی مناڵی پێ دروستکەیت و مجتەمەعی پێ دروستکەی. من لەگەڵ ڕێی ئەم بەڕێزانە هەمویانم بۆ زیادکردنی کۆمەلگا. من خۆم پێم ناخۆشە کە سلەیمانی یەکێکە لەو شوێنانەی کە نسبەتی مناڵبوون تایە کەمە، بەڵام هۆکارەکانیشی زۆر زۆر بە زۆری زەختە زۆرەکە لەسەر شانی ژنە. ژنی ئەم زەمەنە لەگەڵ من لە چەند جارێکیش لە چەند شوێنێکی کەش باسم کردووە، ژنی ئەم ئێستا ئەم زەمەن و یعنی سەر وەزع ئیجتیماعی ئێستا زۆر زۆر فەرقیە لەگەڵ ژنی جارانە. ئێمە لە شەستەکانە ژن شەستەکان و پەنجاکانە لە ماڵەوە بوون، لە حەفتاکانە ترندی ئەوە هات کە ئەبێ ژن خوێنەوار بێ، بخوێنێ بێ بە ساحێبی شەهادە، کە بوو بە ساحێبی شەهادە ئیزەن ئەبش بێ شوو بکە، ئەبێ مناڵیشی بێ. ئەوە بەشێکە لە ژنایەتی و لە یعنی ئونسەویەتی ئەو ژنە کە ئەبێ وەکو ژنێک ئەبێ مناڵی بێ و شوش بکە. شووی کرد و مناڵی بوو لە هەشتاکانە کە مناڵی ئەبوو ئەگەر 3 مناڵ و 4 مناڵ و 5یشی هەبوایە کە سوکار یارمەتیان ئەیە. ئەگەر کەس نەبووە، من خزمێکی خۆم هەبوو مامۆستا بوو، 4 مناڵ دراوسەکان بۆیان بەخێوە کرد هاتەوە لە مەکتەب، جوانترین بەخێوکردنیش، چونکە پێداویستی ئەو سەمەنەی مناڵ ئەوەنە زۆر نەبوو وەکو ئێستا. ئەگەر خۆی پیس کردایە جلی مناڵەکانی خۆیانیان لەبەرەکردن، پێویستی بە نان خواردن بۆیانە لەگەڵ خۆیانە خواردنیان ئەیە، ماڵێکیش بوون لە مستەوایەکی بەرزا بوون. بەڵام ئێمە ژنمان هێنا ئیشمان پێکرد، ئیشکە لە دەرەوە شان بەشانی پیاو بە لەگەڵ ئەوەشە ئەرکەکانە وەکو ژن لە ماڵەوە ئەبێ بەردەوام بی لەسەری. باشە ئەرکەکانی وەکو ژن، ئەرگەکانی وەکو فەرمانبەرێکیش لە دەرەوە زۆر زۆر قورسە. من مدیری خەستەخانەیەکم، ڕێگە نایم فەرمانبەرەکەم درەنگ بێ بۆ دەوام، ڕێگە نایم بە پاساوی ئەوەی کە ئەمڕۆ مەسەلەن مناڵەکەی نەخۆشە لە ڕۆژێ زیاتر لە ماڵەوە بێ، ئەبێ بێ بۆ دەوام، بێ دڵی من ڕازیکا، بێ دڵی مێردەکەی ڕازیکا، بێ دڵی مناڵەکە ڕازیکا، دڵی ماڵە خەزور و دڵی کەسوکار و کۆمەلگا ڕازیکە. باشە کەسێک نەهات یعنی وەکو دامەزراوەکان وەکو دەستگاکان لە بەرامبەر ئەوە ڕێکخراوەکانی مجتەمەعی مەدەنی دروست نەکران، یعنی وانە بوون کە یارمەتی ژن لە ڕووی دایکچ پژیرێکی نییە. ئەمە کاریگەری لەسەر کەمبوونەوەی ژمارەی خەڵک هەیە لە کوردستان. بەتەکید ژنیش سترێسێکی زۆر زۆری لەسرە، زغوتێکی نەفسی زۆری لەسرە، تەسیری کردوتە سەر حملەکەی. حملی ئێستا وەکو حملی جاران نییە. حملی جاران من بە دایکی خۆما بە کەسوکاری خۆما ئەزانم ژنێک سکیپڕ ئەبوو بەبێ ئەوەی بترسێ. ئێستا ژن لە یەکەم ڕۆژەوە کە سکیپڕە بێ لە ڕوعبە ئەژی، لە ترس و خۆفێکە ئەترسی ئەژی. هەموو جارێمە پزیشکەکان لە ناو خۆمانە باسیەکەین، ئەڵین وڵی نەخۆشی جاران وەکو ئێستا بۆیە تەحملمان نەکرد عیادە بکەینەوە. لە یەکەم ڕۆژەوە پێ دەڵێت چی بخۆم چی نەخۆم، ئەوە بکەم ئەوە نەکەم ئەوە بکەم. سۆشیال میدیا شێتی کردوون، ئەنواع و ئەشکال قسەیان بۆ کرێ، ئینتەرنێت شێتی کردوون، زغوتی مێرد و کەسوکار و مجتەمەعیش بەسەریەوە. اینجا ئێستا ژنی ئێستا زۆر زۆر فەرقی هەیە مێنتاڵەتی لەگەڵ ژنی جارانە. سترێسی ژنی جاران کەمتر بوو، هی ئێستا زۆرترە. تەسیری کردوتە سەرەوەی کە مناڵبوون قورس بووە، سکپڕبوون قورس بووە، لە بارچوون زۆر بووە، عقم زۆر بووە. زانی من خۆم ڕاموانیە، بەڵام ئێستا لەوانەیە هەندێک بیرکردنەوە کە گوێ لەم قسانەی تۆ بێڵێ مایکرۆوەیف خواردنەکە گەرمەکاتەوە. سەلاجە ئەی پارێزێت، دایبی مناڵەکە پارێزێت لە وشکبوونەوە و لە شتن، غەسالە جلەکانە شوە. بۆچی ئەم کار ئاسانیانەی تەکنەلۆجیاش نەبوو بەهۆی ئەوەی کە ژن بتوانێت لە یەک کاتە هەم دایک بێ هەم ئیشیش بکات؟ لەبەر ئەوەی چاوی لەوەیە هەتا لێڤڵی خەڵک زیاتر بێت یا زیاتر حەز لە متعەکانی ژیان و شەهواتی ژیان زیاتر ئەکات. ئەو ژن هەیە ئەوانەی نییە لە سترێسی ئەواژی کە ژنەکەی تر هەیەی ئەمنیەتی. لە تەمەنی چەنەوە حەزیان لە مناڵی زۆرە کە بەپێی زانیاریەکانی تۆ؟ ئێستا لە ئێستاە ئێمە لە ناو لە علمی ژنان و مناڵبوونە ناعلم داخواستی خەڵک بڵێ خۆی شتە ئایدێڵەکە بۆ باسەکەم. خەڵکانێک کە لە ژێر 20 ساڵی و سکیان پڕە بێ یا لە دوای 40 ساڵیەوە لای ئێمە معڕەزن بۆ خۆتوڕەتی سکپڕ بوون. ئێستا بەداخەوە ئەڵێم ئەم دووفی ئەیە کە زیاتر داوای مناڵبوونەکەن، داوای سکپڕ بوون و مناڵبوونەکەن. یعنی ئەوەی لە ژێر هەژدەوەیە
خطورەتی زۆرە بۆ سکپڕبوون کەواتە لە ڕووی زانستەوە بەپێی قانونی ئەحوال شخصی عراقی لە 9 ساڵیەوە بتوانێت هاوسەرگیری بکە کەواتە ئەوە لە ڕووی زانستەوە زۆر مەترسیدارە زۆر خراپ و مەترسیدارە بە تەکید زۆر مەترسیدارە نەتوانای جستەی نەتوانای عقلی نەتوانای تا 19 ساڵیش مەترسی لەسرە بە تەکید لە دوای 20 بە تەکید لە دوای لە 19 بۆ 35 باشترین تەمەنە بۆ مناڵبوون سکپڕبوون و مناڵبوون بۆ نەکبەتی لەو تەمەنەکەمەشا زیاتر حەزان لە مناڵە لەم تەمەنەکەمەیە لە تەمەنەکەمەکە و لە تەمەنە زۆرەکە لە بەروی لە تەمەنەکەمەکە جاری وهەیە هەموو ڕیسالەکە ئێوەیە شووی کردو ئێوێ مناڵی بێت ئێوێ چاوی لە یەکێکی کە ئەکا حەزی لە مناڵە حەزی لە بووکە شوشەیەکە یاری پێ بکە حەزی لە شتێکی وایە خواستە مناڵەکانی هێشتا ماون ئەو دەستێوەردان و هاتنە ناو ژیانی خەڵکەش کەم بۆتەوە ئێستەکە جاران ئەوترا کەی بە بەیەکتانە بێ کەی مناڵێ دروستەکەن بە پێچەوان و ئێستا زیاتر ئێستا هەیە بەڵێ ئێستا ژن کەیە بۆ لامان ئەگری کە دانیشێ ئەڵێ مناڵم نەبووە ساڵێکە شوم کردو ئەڵێم تۆ مناڵیت گەنجیت بۆ لە ئێستەوە وا بیرەکەیتەوە ئەڵێ قسەی ماڵە خەزور کوشتومی قسەی کەسوکار کوشتومی قسەی ڕەفیق کوشتومی تعلیق کوشتومی ئەسڵەن من جاری وا هەیە پێیان ناخۆشە من کچێک گریا لەلام وتم بۆچی لە ئێستەوە مناڵت بۆ حەزەکەی مناڵ بێت تو جاری زۆر مناڵی ئەگەر من کچێکم هەبواە لە تەمەنی تۆیان نەمەیا بە شوازوو هێوەژنەکەی پاژماوەی هاتەوە بۆلام وتی وتێتی ناچم بۆ لای دکتۆرەش لێر قسەی ڕقە وتم بۆچی قسەم ڕقا وتی وای پێوتم وتێتی نەمەیای بەشوو باشە ئێستا تۆکو دکتۆرێکی ڕۆشنبیری ئەم وڵاتە و ئەم شارە جوانەی سلێمانی بەم 5-6 ملیۆنەی نەتەوەکەت ڕازیت لەسەر جوگرافیای هەرێمی کوردستانیا حەزەکەی زۆرتر بێ کورد من تەمەنداکەم زۆرتر بێ بەس لەسەر وەکو کاک مەحموودی لەسەر حسابی کوالتی ئێمە کاگڕنج ئێمە گوناحمان نییە میلەتێکی کە لەگەڵمانە ئاژی لێڤڵی بەو شێوەیە وا بیرەکاتەوە من یەک شتە بۆ بجەرمەوە کە کەمپەکان هاتنە عربەت کە عەرەبە ڕاگوێزراوەکان هاتنە عربەت هەموو مناڵبوونەکانیان لە لای ئێمە بوو لە نەخۆشخانەی مناڵبوون زۆریانە بوون ئەوەنە دووبارە بۆ ینی 3 مناڵیان لای ئێمە بوو مثلەن لە چوارەم کە هاتەوە بۆ لام دوای خێزان چ عەجەبە بەڵێ ئەموو چۆنەوە سکپڕ نەبۆتەوەی و ئێمەش بووین بە ئێوەی تر تەواو ناڵین مناڵمان بێت یعنی من پێم خۆش بوو وردە مستەوای ئەوان ئەهاتە سەر ئەوەی مستەوای ژنێکی ئێمە بیر لەوە بکاتەوە کە مناڵەکان بە باشی بەخێوکە زۆری نەبێت لەسەر حسابی چۆنیەتی بەخێوکردن ئەی تۆ پێونە و 3 ساڵە لێرە ئاوارەی چوارێ بووە بەتەکید ئێمە سەرزەنشتمانەکردن پێمانەوتن ئێمە کە سەرزەنشتی خەڵکەکەین بۆ مناڵبوونی زۆر خەڵکی زۆر غەڵەت لێمان تێگا لەبەر ئەوە نییە پێمان ناخۆشە ئێمە حەزەکەین لەبەر تەندروستی ژنەکەیە چکە مناڵ لەسەر یەک بوون یعنی ئەگەر ماوەی بینی مناڵبوونێک و سکپڕبوون و سکپڕبوونێکی کە ئایدیڵ نەبێ ئەو کەسە توش یعنی دووچاری چەنەها کێشەی دایکەکە ڕەنگە بێ بە قوربانیە مناڵەکان بەڵێ دایکەکە ئەبێ بە قوربانی و چەنەها ژن لەو کەمپانە بوون بە قوربانی و من هەموویم لەلایە من ساڵانە سەرژمێری ئەو دایکانە ئەەکەم کە لە کەواتە ئەو خەڵکانەی کاڵێنن کەم سیانزەی بووە و دایکم دوانزەی بووە ئاگای لە معاناتی دایکە قوربە سەرەکە نیەتی بەتەکید ڕاستە هەر مناڵێکە لە دایکە بێت چەند ساڵە لە عمری دایکەکە بە ئەگەر تووشی دایکەکە لەسەر سکپڕبوونەکە تووشی هەندێ نەخۆشی ببێ کە زۆر بیان تووشە بن مەسەلەن بەرزبوونەوەی فشاری خوێنە شەکرەیە ئێستا نەخۆشی شەکرەیەکێکە لە نەخۆشە زۆر باوەکانی سەر سکپڕبوون ئەگەر تووشی نەزیفێ ببێ بەسەر ئەم مناڵەوە بۆ مناڵێکی تر بۆ سکپڕبوونێکی تر بەتەکید کێشەی زۆر بۆ دروست باشە کۆمەلگای کوردی کەواتە 3 مناڵ و 4 مناڵ ئەگەر ئابوووریەکە ڕێک بخرێت و سیاسەتێکی دارایی بەتەکید ئەوە لەگەڵ ئەوەی تۆ من لەگەڵ ئەوان خێزانی مامناوەن حکومت وەکو غەرب دعمی خەڵک بکە دعمی ژن بکە ژنەکە کە سکیپڕە بێ و مناڵێ بێ بچێتە ماڵەوە دانیشێ مەعاشێکی باش وەرگێ لە هەمان کاتیشا مناڵەکەی موسسەیەک هەبێ لەگەڵی بەخێویکا و چارەسەری مۆڵەتی دایکایەتی نییە مۆڵەتی دایکایەتی هەیە بەڵێ بەڵام دوای مۆڵەتی دایکایەتی دوای ساڵەکە کێشەی گەورە بۆ ژن دروستە بێ فەرمایشتێکی تر هەبوو حکوومەتی هەرێمی کوردستان سیاسەتی ڕوونی چییە لەگەڵ دەستکاریکردنی چی پێڵەن نەسیجی کۆمەڵایەتی پێکهاتەی کۆمەڵایەتی کوردستانە لەگەڵ زیادبوونی مناڵە لەگەڵ ئەم دۆخەیە کە هەیە لەگەڵ کەمبوونەتی چییە ڕوئیاکەی حکوومەت
ڕۆیای حکوومەتەوەیە کە قەبارەی خێزان لە 5 بێ زۆر باشە بۆ ئێمە کەمتر نەبێتەوە زیاتریش بێ ئەرکە لەسەر خۆیان و لەسەر دەوڵەتیش یعنی ئەوەی بتوانێ بواری تەندروستیەکەی باش بێڵێتەوە خوێندنی پێ بگا کە ئێسێمە لە کوردستانە باشترین خوێندنمان هەیە ئەوەی تەمەنی 6 ساڵە لە 1970 ئەلتیحاقا بە خوێندنەوە خوێندنگای بۆ تۆفیر کراوە مامۆستا 136,000 مامۆستا دەرسیان پێڵێ زیاد لە 1,900,000 خوێندنکاری بنەڕەتیمان هەیە عالم پارێزگایی کەیسە تۆ بەرنامەکەی تیاکەی 46,000 خوێندکاری زانکۆمان هەیە لە 15 زانکۆوە ساڵانە 6,000 بە تێکڕا 6,000 دەرچووی کۆلێجمان هەیە کەواتە لە بواری خوێندنەوە تێکڕای ساڵی خوێندنەکانی سە زۆرترینە لە کوردستانە کە 13 ساڵە بواری تەندروستیەکە دابینکردنی نەخۆشخانەی باش لە هەموو جۆرە نەخۆشخانەکان خزمەتگوزاری تەندروستی باش لە مناڵیوە وا بکەیە مناڵانە نەخۆشیەکان لەخوا بەزیان بێ بە هیمەتی پزیشکەکانمان نەخۆشخانەکانمان ئێمە جاران بۆچی تێکڕای تەمەن لە کوردستانە 59 ساڵ بوو و ژنان زۆرتر ئەمردن بەڕاستی نەخۆشی سووریژە ئاهات لایە لە مناڵەکانمانیە برد ئاوڵە خەناق شەلە ئەتفال مەلاریا سیل ئەمانە شکر نەما بەچی بەوەی کراوی تەندروستی جیهانی بەڵێ بکوتەکان لە ساڵی 96 نەوت بەرامبەر خۆراک هاتووە ئەم حاڵەتانە بۆ بنیەت و مەناعەتی مناڵەکانمانی بەرزەوە کرد بۆیە ئێستا تێکڕای تەمەن لە کوردستانە 5 ساڵ کەواتە بۆ وەڵامی پرسیارەکەم بۆ وەڵامێکی جەنابتان ئێستا ژنان زیاتر تەمەنەکەن کە 76 ساڵە نێرینە 74 تێکڕا 75 کەواتە بەرزبوونەوەی تێکڕای تەمەن ئەمجا بەڕزگان ساڵ بە ساڵ ڕێژەی مردنمان کەمە بێ ژن زۆرترەژی لە کوردستان بەڵێ چەند ساڵیان فەرقە ساڵ 1 ساڵ تێکڕا بەڵێ باشە کەواتە سیاسەتی حکوومەت لەگەڵ ئەوە خەڵک 5 مناڵی هەبێ ئەی بۆ ناوچەی جەناکۆک کاگڕەنج قسەکانم دووبارە کەمە بڕواتان هەبێ بێنەوە تامی خۆی کردمانە بنچینە بۆ ئەم سەرژمێنێ ئەوەی 57 سەرژمێنی 57 نەبێت لەم ناوچانە بێ بچنەوە سەر پارێزگاکانی خۆیان بەو ڕێژەیە بمانێڵنەوە لە دایکبوونی برا عەرەبەکانمان زاڵ نابن بەسەرمانە کاگڕەنج بۆ خاتری خوا بە ئەم شتە بڵێم و ڕوونی کەمەوە بۆ دانیشتوان ساڵی 57 کورد لە پارێزگای کەرکووک لە 148 دانیشتوان بووە هەرچەنە گلەییشمان هەبووە لە ئیجرائی عرب 27 بووە تورکمان 21 بووە کورد بەقەت هەردوو لایەن بووە بە دەرکردن داگیرکردنی ماڵەکان کوشتن بڕین ئەنفالەمە کوردی کەم کردوتەوە ڕێژەکە لە ماوەی 20 ساڵە لە 97 کوردی دابەزوانەوە بۆ 120 برا عەرەبەکان بەچی بەرزۆ بوون بۆ 75 هاوردا خەڵکی هێناوە نەک بە وولادات یعنی تۆ کە ڕێژەکە منە ڕۆژە لە پەرلەمان لە یەکی دە ئەو مناقەشەمان بوو مناقەشەیەک دروست بوو حتا بە برا تورکمانەکە بە کاگەرشە ساڵحیم بوت بایسە گوێ لێم بێ وتم ئەوە نەبێ ئێمە کورد بەم 600,000 هاتووە نازەحن خەڵکی ئەنبارن دیالن سەلاحەدینن تکایان لە یەکەین بیان بنەوە هەر بە ئەندام پەرلەمانەکان وێنەرکاری خۆیان برا تورکمانەکان لە ئێوە لە 121 لە 50 تعدادی 57 تا لە 121 بوون لە 97 کرتانی بە 106 ئەگەر ئەم 600,000 بمێنێتەوە بنە پوینت یەک بۆیە سادیفاعی کرد تۆ بە هاوردا بە نیشتەجێکردنی خەڵکی لە شوێنەکانی ترەوە ڕێژەی تۆی کەم کردووە نەک بە ولادات وەکو یەکین کاکە مجتەمەعێک لە شوێنێک ژیا کورد بێ عەرەب بێت تورکمان عەرەبەکان هاتونەتەی لە دکتۆراڵی وەڵامش کەمیەکەینەوە کەواتە تۆ نەفسی ڕۆشنبیریت هەیە ئەو زیادیکات تۆش زیادیەکەی ساڵانەیش ئێمە شکر بۆ خوا بە پێی ئەوەی پێشکەشکردنی باشترین خزمەتگوزاری تەندروستی بۆ دانیشتوان ئاستی ڕۆشنبیری تەندروستی بەرزەوە بووە مردنمان کەمەوە بووە لە 1000 کەسمانە ساڵانە لە 6 کەس ئەمرێ لە 1000 کەسا بە تێکڕا 6 کەس مردووە لە 2013 دابەزیسە بۆ 4 کەس وە لە ساڵی سیا دابەزێ بۆ 3
کەواتە تۆ ڕێژەی مردنت کەمەوە بوو ڕاستە ولادەتت کەمترەوە بێ لە ئێستاکەڵێن 2.3 دابەزی لە ساڵی سیا بۆ 1.8 بەڵام مردنیشت کەمەکە ئێمە لە ساڵی 20 لە کوردستانە 147,000 ولادەمان هەبووە لە دایک بوون لە ساڵی سیا بێتە 166 ولادە لە ساڵی چلە ئەبێتە 168,000 لە دایک بوو مناڵی ینی مردنیش کەمە بێ بەو حاڵەتە باشتر بێ بڵێم ئیستا تێکڕای تەمەنمان لە کوردستانە 22 ساڵە معدل وسەتی کەواتە کۆمەلگایەکی گەنجینەمە لە سەتاسی ئەبێتە 28 ساڵ تێگەی لێم تێگەم کۆمەلگایەکی گەنجی تا ساڵی 50 ڕێژەی تەمەنمان 15 بۆ 64 ساڵ کە دەستی کارە هیچ کێشەیەکمان نییە تا ساڵی 50 باشە ئەم سەدا بەڵام بە تەمەنەکانمان زیاد دەکات جۆربەرەوەی مردن کەمە بێتەوە ولاداتیش کەمترە بێ ئیستا 288,000 تەمەنی 65 ساڵ و بەرەو ژوورمان هەیە بەڵام لە ساڵی 40 ئەبین بە 695,000 تەمەنی 65 و بەرەو ژوورمانە بێ تەبان ئەرکی حکومەت زیاترە بۆ ڕعایەتی کردنیان باشە کەواتە ئێمە سەلیمە ڕۆین تاکو ئیستا باشین ئێستا حکومەت کە ئێوە خەڵک 5 مناڵی هەبێ لە هەرێ خێزان 5 بێ ینی تێکڕا خێزانی 3 مناڵی هەبێ زۆر باشە ئێستا بەپێی ئامارەکانی ئێوە ئێستا ئەمە تحقیق کراوە خۆی وایە بە سروشتی ئەرە وەڵا بەرەوە ڕوە ینی بۆ زیاتریا کەمتر پەیوەست بووە بە باری ئابووری بڕۆ لە تورکیا بایخی لیرە هاڕێی کردووە هاتۆتە سفر لەو لاوەڵێ مناڵ بێرن ئێران بەو هەموو شێوەیە دۆ بچۆ ئێستا نەک بە ژماردن ئەڵێ خودا تومەن بۆ ناژمێرێ بەرامبەر دۆلار چی لێ هاتووە داوا بکە بڵێ مناڵەتە بێ ئەمە نیازی تریان هەیە لەوە تو ئەگەر وڵات بێ ئەبێ دائیمەن دراسەی بکە و پلانی هەبێ باری ئابوووریەکەی چۆنە داهاتی خێزانەکان چۆنە ڕێژەی هەژاریم چۆنە چۆن بتوانم پێشکەشکردنی خزمەتگوزاری ئاوی پێ بگەێنم کارەبای پێ بگەێنم ژینگەیەکی نیشتەجێبوونی باشی بۆ دابین بکەم خوێندەواریەکەی باشکەم تەندروستی باشکەم ڕێژەی کەواتە ڕێژەی هەژاری کەمکەمەوە دەستخۆشفەر بابەتە وەڵاهی طبعا من قسەکانی زۆر جوانە و قسەکانی وەکی پلانێکی زۆر باش ئەگەر حکوومەت ینی بەجددی ئەوەی کە منێ بینم لە ناو حکوومەتە تاوان باسی ئەو ناکەم من ئەزانم ئەم نەتێکی باشیە و خوێندنەوەیکی باشیە و دڵنیام ئەمەشی پێشنار کردووە بەسەرەوە بەس ئەوەی کە لە حکوومەت بینم ڕێک پێشەوانەکەیەتی ینی بەداخەوە بۆ چارەسەرکردنی تەندروستی ڕۆژ بە ڕۆژ نەخۆشخانەی تایبەت زیاد دەکات و بۆ چارەسەرکردنی پەروەردە ڕۆژ بە ڕۆژ نەخۆشخانەی خوێندنگای تایبەت زیاد دەکات و بەداخەوە وڵات کاک خوا بۆستە بالەیە بۆ ڕادگرم ئامارەکان لای ئێمە ئەزانم ساڵی پار لە ناویان لەم پارێزگای کە تۆ تیایی خوا ئەزانێ 2.5 ملیۆن کەسی نەم پارێزگایە 3 ملیۆن کەس سەردانی نەخۆشخانە حکوومیەکانی کردووە 136,000 کەس چەندێکەکە لای جەنابتە بەس شوێنێتێکە لای کاک محمود با یەکش بۆ باس کەم نەخۆشخانی مناڵان خاتوونی دکتۆر ئەگادارە کە چۆن ڕۆشن کراوەتەوە بە سوال و سەدەقە بەڵێن ڕۆشن کراوەتەوە بەڵێ ئامێری زۆر باشی تیا بەڵێ زۆر بەوە بەڵام بە سوال و سەدەقە یعنی تۆ تا حکومەت ئیشێکە بووەکە تۆ جەرگ و دڵی ڕێک ئەبێ بە ئاو کاکەشان ئەبێ تۆسێ واقعی بین یعنی حکومەت لە جاتی ئەوەی بێت چارەسەر بنەڕەتیەکان کە بەڕێزە باسە کە من دەستخۆشی لێەکەم شتی زۆر جوانە بەداخەوە یە پین و پەڕۆ کات یعنی تۆ لە جاتی ئەوەی بێت کاراسانیەکە بۆی کە ژمارەیەکی زۆر خەسخانەی تایبەت بکرێتەوە کاراسانی بۆەکە دەرمانێکی زۆر تا 2007 کە بەرنامەی لەگەڵ ڕەنج دروست بوو لە سەر دەرمان کۆمپلێتی هەموو نەخۆشەکانی فشاری خوێن حەبی گەچیانە دەرخواردەیرا دوای ئەو بەرنامە حەبەکەنەمە کاگڕنج بە یەک قسەکە مەزانی ئەمارەکان زۆ مەتستیدارم بە هەندێک خاتونی دکتۆر دەرمانانەی لە نەخۆشخانە حکوومیەکانی هەمووی کوڵەتی باشە مەگەر ئێستا وای لە هاتووە لە ساڵ 65 بە نەشتەرگەری لە دایکە بێ مناڵ ئەزانی چەنێ مەترسی لەسەر خودی تەندروستی مناڵ دروستەکە ئایا تا ئێستا بەرپرسێکی حکومی هەستی بە شەرمکردن و تەریقبوونەوە کردو لە ئاسیەوەیە ئایا بەکارهێنانی دەرمانی دژە بەکتریا کە لە وڵاتەیە ئەدرێ بە خەڵک کە بە ئاسانی خەڵک بەدەستی ئەگا تخوا پەلەمەکە ئەڵێ بە ئاسانی دەستەگرا بەڵام چۆن بە ئاسانی دەستی ئەگا بە ئاسانی دەستی ئەگات بە دەرمانێکە ئەم دەرمانە ڕاستە خۆی دەرمانێکی باشە بۆ مەبەستێکی دیاریکرا و دروستکراوە بەڵام ئەمەم کێشە گەورەکەیە کە
بەدەر لەو مەبەسە بەدەر لەو ئیندیکیشنە بەدەر لەو شتەیە بەکارێنەکەم دوایەوە ڕاستە کورد بە تەمەنی زۆرە حەزەکەم زانی بڕۆرە هەر ماڵی هەر بە تەمەنێ 1001 نەخۆشی بە تەمەنەکانمانەیە هەر لە فشاری خوێنەوە هەر لە شەکرەوە هەر لە پرۆستاتەوە هەر لە ئازاری جومگەوە لەو پارێزگایە 16,000 کەسمان هەیە نەخۆشی شەکرەی هەیە 22,000 کەسمان هەیە نەخۆشی زەختی هەیە لە چاو 2.5 ملیۆن کەسە کاک ڕەنج من ئەڵێم خزمەتگوزاری تەندروستی باشە بەڵام لەگەڵیان سیستەم باشتر کرێ سیستەمی پێشکەشکردنی خزمەتگوزاری باشتر کرێ بەڵام هەیە دەستخۆش ئێستا ئەم گەنجانە بینەرانی بەڕێز دابەش بوون بەسەر ئەوەی با جەنابەت قسە بکە جارە دابەش بوون بەسەر ئەوەی لە 21 کەس حوتیان ئەڵەن پێویستە پلانێک دابنرێ بۆ زیادکردنی ڕێژەی دانیشتوان و حکوومەت بە وردی دراسی بکە ئەوانی تری ئەڵەن نەخێر نابێت دەستێوەردان بکرێت لە ژیانی تاکە کەسی خەڵکەکانە خەڵک ئازادە چەند مناڵیە بێ بەڵام دکتۆر حوتیان ئەڵەن با زۆر بێت بەڵام دکتۆر پێشڕە و پشدەر باسی ئەواکە مەترسیەکی زۆر گەورەی باس کرد هەر لە مەناعەی جەستەوە هەتاوەکو لایەنی دەرونی خێزانە کەمەکان معرضن بۆ نەخۆشی دەرون دروستی دەرونی وەجەستەیی وانە؟ جەنابی مامۆستاش باسی لایەنی پرسیارم هەیە توخوا ئەو حاڵەتەی لە شارە زۆر دروست بوو لە سنووری پارێزگاکەی تووە هێشتت یەکێکیان لێ بمرێ ئەگەر خزمەتی گوزاری تەندروستی دەوڵەت نەبێت ئەو حملەی کردان ئەزانی چی بەخوا ئێوە نەبوویان نیویانە بردە ئەزانم نانە لەگەڵ آخر قوربان تۆ بۆ قسە ڕاستەکان ڕاستەکەی ئەڵە مەسڵەن زاهیرەکە دروستە بێ بەڵام چارەسەریشی هەبوو کاک مەحموود بەیەک ئێستا لە جیاتی نەخۆشخانەیەکی مناڵان چەنەهام نەخۆشی مناڵان چەنەها نەخۆشخانەی مناڵ بوون ئێستا ئەهلەکان دابخە سەیری کە مامۆستا مەحموود دڵنیا ئەهلەکان ئێستا ئەهلەکان دابخە سەرەی ستیسکانەکە بە چەندە دەسەکەوە ئەشیعەیەکی تەنووری و بە چەندە دەسەکەوە بە 3 ساڵ خۆ من گومانم لە دڵسۆزی تۆنی ئەوە ئێمەش دژمنی وڵاتەنین کام حەقیقەتان ئاڵێن دکتۆرە لە بریتانیا حکومەتی خۆمانە وڵاتی خۆمانە بە قوربانە بم ئەو حاڵەتانە هەیە تۆ لەویش لە بریتانیا کە پێویستی بە سی دیسکانێک بێت بەخوا بە 6 مانگ بەری زوایە حاڵەتی سا دوایە کاک مەحموود خۆش بەخوا بەراوردکردنی ئێمە جارە سیستمی تەندروستیمان نییە کاک ڕەنج باشەکە ڕوو هەمانە نیمانە کاک ڕەنج بایەکش بۆ باس حەدێک نییە لە سەحەتا لە بەریتانیا حاڵەتی کۆڵ بەرنامەکە نەبێبەوە ئەزانی بۆ من بەقەدەر تووکی سەری خۆم بەرنامەم کردووە لەسەر سیستمی تەندروستی وڵاتە تۆ ئەزانی لە مناڵیەوە بەرنامەم لەسەر کردووە لە دەرمانەوە ئەزانم چۆنە ڕوا لە گەنجیەوە یعنی ئێستا گەنجنی لە گەنجیەوە لەر بیرێتی نابێ سەفریکەنەوە سەفری ناکەن گوزاری تەندروستی هەیە ئەرێ بۆ لە وڵاتیان ناوێری مەسەڵەتێک بڵێ یەکسەر لە سەفرەکەیتەوە خواست بێ باشتر ئەگەر نەخۆش چارەسەرەکەن کەس پیاوەتی باشتر کرێ باشتر ئیشی حکوومەت ئەوەیە مەعاش وەرەگرێ حکوومەت ئەبێ خزمەتکاری میلەتەکەی بێت ئەبێ خادمی شەعب بێ شوما دبي نسرا ننسرا بو الرائد فلان هي نسرا بو خادم الشعب فلان كاس ضابط يجبو هر كاس بوستي هي خدمتكاري ملت ما داواكارين باشتر كري باشتر كري زي ما شر يواكين باشتر بكري تخواوي استقصبكي جناب دورة قرمو كاتي برنامج زياكم بس يوان كروت يعني سبون نمونة لمال العرب كان بيان هر لاي خومن منال زور بيبو بانزا يعني هجدا منال بلام اي باشا اگر ماوەی مناڵبوونەکانیش ساڵ یعنی هەموو ساڵێ بەسەریەکەەوە یەکەم مناڵ و ئاخر مناڵ 15 ساڵیان بینە ئەمە ئەو جیاوازی تەمەنە حەفەکە زڵێ کاکە بالضبط یعنی ئەمە هەر خۆی تووشی نەخۆشیێکی نەفسی دەکە من خەڵکە ناستم لە قەرەباڵغترین خێزانە فئەیەکی باشی هەیە بژێویەکی باشی هەیە بەڵام تونگترین خەمۆکیشی لەگەڵەیە یعنی زۆری خێزان حەقی بەسەر ئەوە نییە من لەگەڵ یان ڕاستە لەوانەیە پێویستمان بە زیابوون لەگەڵەوەی هەر خانەوادێکی کورد چەند مناڵیان هەبێ هەر خانەوادێکی کورد بە پێی ئەوتوانایی هەیەی معقول نییە من 2 پەرداخم هەبێ 5 مناڵم هەبێ من ئەوتوانم 2 پەرداخ بە تەواوەتی پێی تێ بکەم نەک 5 دانە
ئەی سیانەکەی کەچی یەکەم من بزانم ئەو خاتونەی تەنیشتە چێڵە منیش هەر بە هەمان شێوەی ئەم بیر ناکەمە بۆ ئەویان و لەگەڵ ڕێی زۆری نەشیانانیم کە تۆ ئەڵێ کە ئەڵێ ڕێژەی خێزان زیاب بکات ئێتۆ ئەبێ بیئەکە و گونجاو بێ کە بیئەکە و گونجاو ئایا حکوومەتەکە سەپۆرتی ئەو شتەکە تۆ ئێمە نەکردی تەندروستی نەکردی خوێندن هیچ کردێکمان بە مەزبوطی نییە تاوەکو تو داوای ئەوە لە هاوڵاتیان بکەیت داوای ئەوە لە خێزانەکان بکەی زیاب بکە جیاوازی تەمەەن BA ئێستا لەگەڵ BA جارانە زۆری فەرقە BA ئێستا تۆ ئەگەر بۆ نمونە من زەواج بکەم بیرلەوەکەی تۆ مناڵەکە لە ئێستا لە چه دایانگایکی ئەهلی دانی بکەیتە چه قوتابخانەیەکەوە بکەیتە چه زانکۆیەکەوە بەڵام جاران وانە بە و توانەها مناڵەکەمانە بێ خۆمان بەخێویەکەین ئەیکەنە قوتابخانەیەکی ئاساییەوە هی ئێستەوان یعنی هی ئێستا و جاران زۆری فەرقە دەستخۆش بزانم تۆ چێڵی وابزانام جەنابوو لەگەڵ زیاکردنی ژمارەی دانیشتوانی بۆ من لەگەڵ زیاکردنی ژماری دانیشتوانم لەبەر ئەوەی بابەتەکە کە من باسیەکەم پەیوەندی بە بابەتی کۆمەڵایەتیەوە هەیە کاک ڕەمزی سەد تۆ قەردیقەتی بێ لە ماڵێکە ئەگەر خانەوادەیە یەک مناڵی هەبێ کەسەکەدا ئەبڕێ لە کۆمەڵگە بۆ نمونە نەتوانێت قسەکردنی ئەبێ ئاسی ژیری لاوازە بێ نایە لەگەڵ زەلامێکە قسەکە بەس بۆ تۆ لەگەڵ ئایلەیە کابی 5 سەرخێزان من 6 سەرخێزان من کەسەکە توانای کۆمەڵایەتی باشە بێ توانای قسەکردنی باشە بێ من لێرە خواحافیزیتان لێکم بەڵام لە هەموو ژانڕەکانی تر ڕوودا و هەر بەردەوامە بم لەگەڵتان ئەوانەی کە تانێ لەگەڵم بمێننەوە بە ئەمانیش قسەکانیان بکەن و لەگەڵ میوانەکان.